خیابان خروش آواز هستا و زندو خیابان خروش آواز هستا و زندو صدم دستوراش پیکر و رمزی هستم دژی کویلتی خیابان سنگر خیابان سنگان شری خیت فنگو سری پل اندش شری خیت فنگو سری پل اندش بازار شکونش و دیلم بازار شکونش و دیلم خیابان چه سخت و چه بردین دل بود خیابان چه سخت و چه بردین دل بود شدن پس چماوا شدن پس چماوا شدن پس چماوا شدن پس چماوا همیشه خیابان شقامی جاری همیشه خیابان شقامی جاری همیشه خیابان شقامی جاری چنه در بوجان کنده هاشان پیل بود که کترم که ایشان لپاس کاوی داره شرارت چنده حالش که گوزن خینا همیشن خیابان شقامی جاری همیشن خیابان شقامی جاری دوام و دوباره دیجی کویلتی و مین تاوا خیابان دیتا پراپا شپوری شروع اعتراض شوره شپوری شروع اعتراض شوره شپوری شروع اعتراض شوره شپوری
سڵاو بۆ خەڵکی کوردستانی خۆڕاگەر، سڵاو بۆ سەقزێکە چەخماخە و دەستپێکی شۆڕشی ژنجیان ئازادی لەوێوە لێزرا. سڵاو درود بۆ ژینای جوانە مەرگ و سەدان لاو کە لەم شۆڕشەدا و لە ڕێگەی گەیشتن بە ئازادی و بەختەوەری ئازایانە جەنگان و ملکەتی زۆرداران نەبوون و گیانیان بەخت کرد. سڵاو بۆ ئەو قارەمانانەی کە هێشتاکەش لە زیندانەکانی کۆماری پەت و سێدارە خۆڕاگری دەکەن. سڵاو بۆ دایکان و باوکانی شۆڕش کە بە دڵی غەم ناکەوە بەڵام پڕ لە ورە لە مەیداندان. وەسڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی ڕاستەوخۆ کە تایبەتە بە لایەنە جۆراوجۆرەکانی دووهەمین ساڵوەگەری شۆڕشی ژینە و مانگرتنێکی گشتی کە لەلایەن کۆمەڵە و کۆمەڵێک لە ئەحزاب و ڕێکخراوەی سیاسی و مەدەنی بۆ ئەمڕۆ واتە 25 مانگی خەرمانان بڵاو کراوەتەوە. لەم بەرنامەدا کۆمەڵێ میوانمان دەبێت کە لە درێژەی بەرنامەکانە پێمان پەیوەستە بن. ئێوەش دەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنێک کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانتانە ڕاو بۆ چوونی خۆتان و ڤیدۆکانتان بۆمان بنێرن و پرسیارێکیشتان بوو لە میوانانی بەڕێزی بەرنامە توانن بپرسن و ئێمەش لیان ئەپرسین و وەڵامتان بۆ وەردەگرینەوە. با ناوبڕێک ببینین دوای ئەچینە لای میوانەکان و ئەو ڤیدۆیانەی وا بەدەستمان گەیشتووە ئیمڕۆ بۆتانی بڵاو دەکەینەوە. خیابان خروش آوا هستا و دیندو خیابان خروش آوا هستا و دیندو صدم دستولاش پیکر و رمزی هستم دژی کویلتی خیابان سنگر خیابان سنگان شری خیت فنگو سری پر لعندش شری خیت فنگو سری پر لعندش بازار چکونش و دیلم بازار و شکونش و دیلم خیابان چه سخت و چه بردین دل بود خیابان چه سخت و چه بردین دل بود صدن پچه ماوا صدن پچه ماوا صدن پچه ماوا صدن پچه ماوا همیشه خیابان شقامی داری همیشه خیابان شقامی داری همیشه خیابان شقامی داری
سنه در بجان چنده هاشان پیل بود که کترم که ایشان لپاسکاوی داره شرارت چنده حالش که گوزن خینا امیسن خیابان شقامی جاری همیسن خیابان شقامی جاری دوام و دوباره دیجی کویلتی و مین تاوا خیابان ددیتا پراپا شپوری شروع اعتراض شده شپوری شروع اعتراض شده شپوری شروع اعتراض شده شپوری بەڵێ دووبارە سڵاو بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی ڕاستەوخۆ کە تایبەتە بە دووهەمین ساڵوەگەری شۆڕشی ژینە و مانگرتنێکی گشتی کە بەم بۆنەوە ڕاگەندراوە لە پێشەکی بەرنامەکە ئاماژەم پێدا کە لەم بەرنامەی کۆمەڵی میوانی خۆشەویستمان لەگەڵدایە کە بەرەبەرە پێمان پەیوەستە بن مێمانی یەکەممان حازرە خاتوڕۆیا مەحموودی کادروەندامی حزبی کۆمۆنیستی ئێرانمان لەگەڵە خاتوڕۆیا سڵاو لەبێوە زۆر سپاس کە بەشداری سڵام هەیە لە خەمەت ئێوە بینەرانی عەزیز و خۆشەویست و هەروە هەموو هاوکارەکانت زۆر سپاس خاتوڕۆیا ئەمڕۆ 25 مانگی خەرمانان دووهەمین ساڵگەردی شۆڕشی ژینایە کۆمەڵە و کۆمەڵێکی زۆر لە ئەحزاب و ڕێکخراوی سیاسی و مەجانی لە جەرەوە و لە ناوەی وڵات بانگەوازیان بۆ بەڕێوەچوونی مانگرتنێکی سەرتاسەری و یەک پارچە لە ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو کردووەتەوە ڕای بەڕێستان سەبارەت بە ناوەڕۆکی شۆڕشی ژینا چییە و گرنگی بە سەرکەوتن گەیاندنی ئەم مانگرتنە لە چیدایە بەلەوە کە جووا سوعالەکەتان بەمەوە حەزەکەم سڵام نێرم و تواوی خانەوادەکانی شەهیدەکانی ئەم دەورە مەخسوسەن لە جنبشی شۆڕشی ژینا کە هەزاران عەزیز لە دەست دریاگا بەهەرحاڵ تەسلێکیان بازم پێژم خۆم شەریک غەمیانەوینم و شەریکی هاوکاریانەوینم لەم جنبشە و لەم شۆڕشە سڵامیش من بۆ تواوی ئەو ڕەفێقانەوە ئەو عەزیزانە کە هەن لە بەندی خانەکانی جمهوری ئیسلامیە و تا ئەمڕۆ لە جنبشی شۆڕشی ژینا کە دەستی بگرێت تا ئەمڕۆ زۆریان هەن لە زیندانە و لەوێ مانگنەسەوە بە ئومید ئازادی تواوە زیندانیانە وایە هەروە کە باست کردمە خۆم دوێنێ لە ئاکسیۆنێکا بووین کە لە ستۆکۆڵما دروست کردیا و هەر بە مناسبەتی دوومی ساڵ ڕۆژی ژینای عەزیز دوایەوە فرێک لە ئەحزاب و ڕێکخراوەکان لێنا پشتیوانیان کردو و شرکەتیان کردو پەیامی خۆیانیان داوە بۆ جنبشە لە ناوەوە کە ئێمە هەر تەکتانە ماوین و ئەو ئتحادە وجودیت لە تەکتانە و بە هەرحاڵ وەختە بە تەنها جێتان ناڵین ئەم جنبشە جنبشێکە کە ناخەفێت و ئەدامەدارە و ئەشێ هەر کەسێ لە حەدی تەوانی خۆیان یارمەتی بە بۆ ڕۆخاندنی جمهوری ئیسلامی کوردستان بازم یەک جارتر تاڵعانە کە من تەکێوا قساکەم بازی عەکس و شتم دیگەومانە کوردستان بازم یەک جارتر جواوی خۆی داوە و بە هەم بە ئەحزاب ئۆپۆزیسیۆنەکانی لە دەرەوە و لە ناوە و هەم بە مردمی باقی وڵاتە شارەکانی تر لە ئێرانە کە ئێمە استقامەتمان هەست ئێمە هەین وجودمان هەست و بازم ئەدامە ئاین ئەم شۆڕشی ئێمەست لە ئەوەڵین ڕۆژی دامەرزانی حکوومەتی جمهوری ئیسلامی ئێمە وتمانە چونکە ئەیانمان ناسی ئەمانزانی چه زڵم و زۆرێ بە مردمی ئێران و بە مردمی کوردستان مەخسوسن ئەی تێرن بەو دەلیلە بازم ئیسەش دوای 45 ساڵ ئێمە مقاومەت دەکەین وێسیاگین و ئەیژین ئێمە ئەم دەوڵەتمانە گەرەک نیە ئەم حکوومەتە حکوومەتێکی زدی ئینسانیە زدی ژنە زدی مناڵە زدی هەموو خاستگەل ئینسانی ئەم مردمەسە لەم جامعە بە هەرحاڵ بازم کوردستان جوا خۆی مثبەتی داوە
هەم بە ئێمە هەموو باقی شارەکانی ئێران و ئومیدوارم شارەکانی ئێران جوان مثبت بنەوە بەم اعتسابە کە کورسانگردیە بەرو و خەرێکە ئەنجامیان من باقیش شارەکانتیش بێنە هەنگاومانەوە. بەڵێ خەتون ڕۆیە شۆڕشی ژنجیان ئازادی چ جیاوازیەکی لەگەڵ ئاخێز و ناڕزایەتیەکانی ساڵانی پێشتر هەبوو واتوانی بەم شێوەیە ناوەڕۆک دروشمەکان و ئامانجەکانی لەسەر ئاستی ناوچەکە تەنانەت دنیاشدا ڕەنگداتەوە و گرنگتر لە هەمووی ببێتە هێما و ئۆلگوی ناڕزایەتیەکان لە وڵاتانی جۆر بەجۆر هەر وەکو ئەیبینین لە وڵاتی هەندی بۆ لە زۆرێک لە وڵاتانی دنیا ئەو دروشمانە و ئەو شێوازانەی کە لە کوردستان و لە شارەکانی ئێران بەڕێوە براوە ئەوانیش بەڕێوە بن لە ناڕزایەتی و کۆبوونەوەکانی خۆیاندا. جیاوازی ئەم جنبشە یەکێکی ئەوە بوو اتحادبوونی تواوی ئەقشاری جامعە بە هەر حاڵ مەخسوسەن لە کوردەواریە کە منتەقەیەکی سیاسی جێفتادە ئەحزاب گەل خۆیانیانەس ئەمانە ولی ئەوە کە گەشیدا یەکێک ئەوە کە بوو مەسئلەی ژن بوو مەسئلەی ئەوە بوو کە ژن لە 45 ساڵی داهاتووی وەختە جمهوری ئیسلامیە هەمیشە زەڵم و زۆری لێچووگە هیچ وەک قابلە قبوڵ نەوگە هیچ وەک لە جامعە ئەو ئەرزش خۆیان نەدریاگە پێ جمهوری ئیسلامی بە هاتنە سەرکاری ئەوڵین کارێکی کرد ژنانی خستە ناو ماڵە ئەوڵین کارێکی کرد دەم ژنەکانی خەفە کرد ئەوڵین کارێکی کرۆختە ئەوەیە کرد کە وەختە ژنەکان دەست بۆڕگێ لە ئەوە کە خۆیان حەقی تعینی ژیانیان هەست بۆ خۆشیان حتا لە هەموو لە حازێک و ژنی بەرەو کێشات دواوە ژنان بە ئەنازەی کافی یەواش یواش ئەو قامگەلە وا دایانە دواوە بۆ ئێعترازاتە گریان ئێمە ئێعترازات فرەمان دیگە لە دەوری ئەم چەند ساڵە کە بە هەرحاڵ هینەکانی 98مانە زینەکانی ساڵی 96مانە هینەکانی ساڵی 60ەکانمان هەست کە بە هەرحاڵ ژنان ناڕزایەتی خۆیانیان نیشانداگە بەڵام ئەم ناڕزایەتیە کە کردیا شتێک بوو کە تەنها ڕەبتێکی فەقەت بە یەک نەفەریە بە شتێ نەبوو ڕەبتی بە تواوی مەسایلی جامعە بوو تا چە حەد ئەشێ ژنانتر لە ژێری کۆڵەوێتی وەختە جامعە بن لە ژێری وەختە ستەمی جنسیەتیا بن حەقی انتخاب و حەقی هیچ شتێکیان نەوێت لە جامعە ئەسڵ هینۆ ڕسمیەتی کۆبوونەوەن دوایەوە ئەم دینەوایە کردو کە تواوی ئەو ژنگەلە تواوی ئەو ئەنسانگەلە کە حەقی خۆیانە لە سەرنوشتی ژیانی عادی خۆیانە حتا وەختە تەعینکەن بۆ یەختە تەسمیم بگرن ئیجازەی تەسمیمگرنی پیان نەدا بەڵام ئەم جنبشە نیشانیدا ئێمە ژنان بە هاوکاری جوانەکانمانە بە هاوکاری کەسەکانمانە بە هاوکاری پیاوەکانمان لە ئازادی خان و ئەیان نەوێ و پرێکیش یەختەواقعان ئەوەیە بەدڵە کە جامعەیەکی سالمە کە ژن و پیاگ تۆری مستەقیم وەختە بە یەکەوە بن بتوان هاوکاریکە لە جامعە نەخشیان بێ لە جامعە ئەو کەمبوودە لە جامعە تەنها وەختە فشار نارێتە سەر ژن بەرعەکس فشار دێتە سەر ژیانی پیاوەکانیش ژیانی پیاوەکانیش لە وەختە ئارامشان نیە تۆ وەختێ خانەوادەیەکی ژیان جامعەیەک سالمەتنەوێ خۆ ناتوانێ کارکەی بۆ بوونی سالمبوونی جامعە احتیاج دەست بە دوودانەکەی بۆکە بتوانن بەپای یەک بە و کارکەن و ژیانکەن و جامعەیەکی سالم بە لە دەرەوە یعنی ئەو حقوقات و داینی بۆ کوڕەکە داینی بۆ کەنیشکەکەیش و کەنیشکەکەیش حەق بێ حەقی هەستە وەختە ئەو جۆرەوە خۆی گەرەکی انتقادیکە ئەو جۆرەوە گەرەکی کارکاز ژیانکە تۆ وەختێ ناتوانی ئەوەیە پێ بخۆ معلومە ئەمە ئەوێت ئەم یەواش یەوێتە ئاگر وە گڵۆبزا سێنێت و ئام جەرەقەی لێ بەرزەوێتەوە وا تۆ کورد ئێرانی کرد گشتی لە زەڵم و زۆرا بوو یعنی ئەگەر زەڵم و زۆر نەبووە خۆیە بەسەر نەهات ئەو فشارگەلە وا تێر نیە سەر ئینسانەکانە ئەوێتە باعثەوەتە ببڕگێت یانێتە نەتوانێت ئینسان مەگە چەندی ژیانەکە کە بتوانێت ئەو گشتە زەڵم و زۆرە بگرێتە تەحمڵیکە لە سەردەمێکە ئەوەرگی و ئەتر نیشانیایت و جامعەی ئێران گەیگە بە بڕاندنەتر یعنی لە هیچ شتێ ناترسێ ئەمڕا ئەفەن بۆی مهمە کە کەنجکەکانیەکە بێتە زیندان ئەفەن بۆی مهمە مەردمەختەکە چزانم بێ حرمەتیەکەن پیان یا یان خەنە زیندان یا شکەنجیان و حتی ئەگەر ڕۆڵەکانی ژیان زیندان ئەعدامەکەن باوکی کە بە مناڵەکە هێنێتە خاک ئەنجێتە تەواو ئەتە بەس تاکەی زەڵم و زۆر ئەشی ئەمە ڕیشەکەن کردێت
معلومة كسي كجر وشكل بدرية الدراو أجا بترسياي أو نايجي لحالك دانج جر وشيء على دس قوري بوك أني خدنا قورك وللدعوة كانت التواو تاكي جوانا كان إما سك أفتب منه تاكي جوانا كان إما بيكار بن تاكي جوانا كان إما أفسر دقيق بن تاكي جوانا كان إما درجن لولات يعني جامعي كوايب بأوا بوين توفان أو شروعي فيكم معلومة توفانك كهاب دمو هالروج أشيت برو روج بروج زيادة كم تنابي إنسان أشيل له حقوق بو حقوقي خوي هر تلاشي كبتواني بكائك وجامعي إيران كردي ومخصوصا كردستان فني آخري دانيا قامشة لا جنبش كان خويا من وازام أمرا جنبش كبسرف رازي أريت برو زماني جرك وايا كاري جرك ولي بسرف رازي أشيت برو چونك أم حكومته هال حالتي لرزشة با توجبه بو بشت استعماره با توجبه بو بشت فشارته تسمردم ولی مردم هشتا کوریان نداو. زۆر سپاس خاتو هێوا ئاماژەتان بە ئەوە کرد کە ئەم شۆڕشە بە دروستی ئاماژەتان پێکرد کە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگای گرتووەتەوە و بە پێشەنگایەتی ژنان ئەمە یەکێک لە جیاوازیەکانیە. خاتو ڕۆیە شۆڕشی ژینە تا ئێستا کۆمەڵێک دەستکەوتی گرنگی بەسەر حاکمیەتدا سەپاندووە سەر ڕای بەرەو ڕووبوونەوە لەگەڵ سەرکوتێکی هۆڤانە وەکو خۆشتان ئاماژەتان پێدا دەبێت چ بکرێت بۆ ئەوەی هەم ئەم دەستکەوتانەوە بەدەست هاتوون بیپارێزین و هەم بەردەوامی و پەرستاندنی شۆڕشەکەش زەمانە بکەین. یەکێک ئەوە بە اتحادێکی جەماوەری دوومەنیش ئەشێ ئەو عەزیزانە ئەو ڕەفیقە ئەو ئینسانگەلەوە لە کوردەواریە لە مەناتقە کوردستانە یا لە مەناتق گەلترا بەرحاڵ پێشهەنگاویان هەڵنیاگە بنیامگەلێکن کە لە جامعان ناسراون ئەشێ ئەم فکرە ئەم دانە کە پژیاگە ئەم دانەی شۆڕشە پەخشیکەنەوە پەخشیکردنەکەی ژێوەسە کە ڕەوابەتێکی ئرتباتاتێکی تەنگواتەنیان بێت تەک مەناتق گەلترا تەک شارەکانترا اتحادیەی کرێکاریەکانە تەک اتحادیە وختەپەرستارەکانە تەک دانش ئاموزانە ئەمانە ئەشێ پەرەفسنگێەوە بتوانی ئەم ئەفکارەی شۆڕژگەریە لە شوێنەکانترا بە هەرحاڵ وەختە بیخەیتە کار دروستە لە جنبشی لە شۆڕشی ژینە لە فرەی لە شارەکانە مردم هەڵسیا سەریان بەرزۆ کردەوە دەنگیان دەرات بە هەرحاڵ وەختە هاتنە ناو خیابانەکان داوای ئاعترازەکانیان کردگا ئەو ئاعترازات گەلمەدەنیە ئەو خاست گەلمەدەنیە ئەشێ بێتە خاستێکی دوورنمایی کە بتوانین بەدەستی بێری من وازانم لەم دەورە فرچ بەدەسات کە وایە ئیسا نەک کوڕانی ئێمە نەکچانی ئێمە ناترسن کە بێحجاب بێنە دەرەوە بەڵام ئەوە مەسئلەی ئەسڵیان نییە واقعاً مەسئلەی ئەسڵیان نابودکردنی ئەم ڕژیمەتە و خاستگەل مەدەنی خۆیان و تەنها ڕێگە حەلی ئەوانە بە نەزەری من ئەوەسە کە بتوانی ئەمە پرۆسێ پێدە یانێ ئیزا بتوانێت لە شوێنەکان تریژە ئەم ئرتباتاتە بێ چۆن بە کوردستان فەوری جواواتە و بە دەرخاستی ئەحزابەکانی کە ئاکسیۆنە کردێەوە یەکسەر سەرتاسەری کوردستان تەحتێڵە کردێت و دوگان و بازار ئەوەسکێ ئێمە ئەشێ ئەمانە لە شارە گەورەکانە بیوینین ئەشێ ئەوانیش بەرزنەوە بنەوە بتوانن هاوهەنگاو بن تەک جنبشی کوردستانە تەک جنبشی بلوچستانە کە هەزاران جوانیان نەختە لە دەستداگا ئەگەر ئەوانەوەن بەداخەوە ناتوانێت بەسەر نجام بێت زمانێکی توولانی گەرەکە ئەو بەشی ملیەتەکان ئەشێ بە ڕەسمیەت بناسکێت و تواوی ملیەتەکان بتوانن بەوە بگەین کە هەر ملەتە حقوقی خۆی هەست و ئەشێ بە ڕەسمیەت لە جامعەیەکی ئازادا بدوانن ژیانکەن بە یەکەوە و بۆ ئەوە ئەشێ هەنگاو هەڵگیرگێت بەشی ئەوەی یەکێکی ئەوە مەسئلەی مەسەب بە تۆری کولیەشە بنە ئەولاو ئەلعانە لە جامعەی ئێرانە کەم ڕەنگەوە بوو بەسەو بەڵام ئەشێتەوە نەوێتە مەسئلە ئیجازە نان بە ئۆپۆزیسیۆنگەلی ڕاستەڵەب یا ئەحزابگەلێکی ناسیۆنالیست ئیجازەیان پێنان کە بێن دەستخەنە ناوم ڕێکراوە بۆیان ئەوە مهمترین شتە ئەلعانە وەختێکە ئەوەڵەن هەم پەراکەندی بێ
هەم بە یەکە هاوبەستگیان بێ و ئەمڕا چاودەمیان باسکەن جواب بە کام ئەحزاب و ئۆپۆزیسیۆن بنەوە ئەوەڵەن ڕەهبەرەکانی خۆیان لە ناوە خاستن لە ئەوانەوە لە دەرەوەی وڵاتە دانیشن کەراوات لە ملیەکان پێیان باشترە من وازانم ئەم دەورەی کە ئاگاهانەتر باشتر چاودەم باز بوو گەوایە لە ئەم جنبشە وەێ باشتر لە ئایندا حرەکەتی بۆ بکەن ئەوە گەورەترین شتەکەشێ بەدەستی بێرین و ئیجازە ناین کەسانگەلێتتر دەخاڵەتکەن لێمان ئەجازە ناین هونەر پیشە و خانەندە و فوتبالیست بێت تەسمیم بگرێ بۆ جنبشێکە ها لە ناوە جنبشێک کە مەرجەکە دەگیا لە پەنجەڕ ئەشکرێت ئەوە ئەسڵ کارە بە هەرحاڵ من وازانم تەحادبوون باشترین شتە لە ئەم دەورە زۆر سپاس هاوڕێ ڕۆیا وەکو ئاماژەم پێکردن بەرنامەی ڕاستەوخۆ بینەرانی خۆشەویستمان ئەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنێک کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان یانە ڕاوبۆچوونی خۆیان بۆمان بنێرن بینەرێکی خۆشەویستمان لە شاری سەخزەوە نامێکی نردووە ئەڵێ سڵاوی کردووە سەر چاوم وەوتویە لە شاری سەقز بە تەواوەتی ئاتسابی کامڵە گۆڕستانی ئایچی بە تەواوەتی لە جەوێکی ئەمنیەتیە ناهێڵن هیچ کەس ڕەت بێت هەر جێگایەکیش کە ئەڕۆی دووربینیان دانراوە لە نە لە سەقز لە هەموو شارەکانە دووربین دانراوە و ناهێڵن هیچ کەسێکیش لە گۆڕستانی ئایچی ڕەت بێت زۆر سپاس بۆ بینەرە خۆشەویستمانە هاوڕێ ڕۆیا وەکو دوێ پرسیارم بەڕێستان داوا و چاوەڕوانیتان لە هەڵسوڕاوانی سیاسی باوا بڵێم کۆڕ و کۆمەڵە ئازادی و یەکسانی خوازەکان ناوەندەکانی لایەنگری مافی مرۆڤ چییە بۆ پشتیوانی لەم مانگرتنە گشتیە و جاخوازیە ڕەواکانی خەڵکی ئێران و تێکۆشەرانی بەشدار لە شۆڕشی ژینە ئەلعانە دەورێکی حساسینە ناویە بە تۆ ئۆپۆزیسیۆنەکان بە تۆ لایەنگەرەکان بە تۆ ئینسانگەل ئازادی خاوە چە لە دەرەوە چە لە ناوە ئیسە دەورانی ئێتحادە وەختی هەر کامان لە تەلەڤیزیۆنەکانمان لە ڕەسانەکانمانە باز لە ئێتحادەکەین پەسێژە لە عەکسڵ عەمەڵەکەش یان نیشانی بین لە عەمەڵکەردا نیشانی بین ئێمە خاڵگەل مشترەکمان زۆر هەست بە یەکەوە مەخسوسەن ئەحزابی چەپ و کۆمونیست ئینسانگەلێکە هەن لێنا ئەحزابگەلێکە خۆیان بە ڕادیکاڵ و بە چەپ و سوسیالیستەدانن ئێمە جەماعەتێکین کە زۆر خاڵگەل مشترەکمان هەست ئێمە توانین لە ڕاستای ئەم ڕۆژە خاڵە مشترەکەکانمان بێرینە سەر بە یەکەوە کارکەین ئەتوانین انتقادیشکەین لە یەکترین ئەتوانین لە چزانم لەسەر مەسائلی سیاسی بە یەک و بەحث و جەدەلمان بێ ئەوە شتێکی زۆر عادیە من ئەلعانە کە هەم لە شاری هەم لە وڵاتی سوێدا ژیانەکەم هەشت حزب لەم جامعە هەشت حزب بە یەکەوە یەنەکە بەڵام لە ڕاستای مردمەکەیە فرەی وەختەکان گشتیان بە یەک چ ڕێیان چونکی ئەمەها لە ڕاستای جامعە لا لە ڕاستای مردمە پس ئێمەش ئەگەر ئۆپۆزیسیۆنمان هەست یا ئەحزاب گەلۆختە جیاوازمان هەست وەلێ خاڵگەل مشترەکمان هەست بین لەبان ئەم خاڵە مشترەک گەلە و لە تەگ ناوە بە یەکەوە هاوکاریکەین کە بتوانین ئەم حکوومەتی ضد ئینسانیە پێشینە بخێنە سەر خاڵ یعنی هیچ هینێکی نییە ئەوە نییە کە بەرگیرەندەیەک نییە لە خاڵە مشتەرەکەکانمانە گشتمان نەتوانین ئەم خود بە زلزانیە ڕق و ڕاست ئەم خود بە زلزانیە کە من لە تۆ بانترم من لە تۆ نیروی فرەترمەس بنینە ئەولا مردمی ئێران احتیاجێت بە ئۆپۆزیسیۆنەکانی کە لە کناری یەکەوە بن بتوانن خاڵە مشتەرەکانیان نیشان بن کە ئیمانیان بێ قودرەتیان پێ بە دڵگەرمیان بە کە ئەم شۆڕژە بە نەتیجە بگەینن هەروە لە شارەکان تیژە لە یانە سەرتاسەری ئەم شتێکی سەرتاسەریە من داواکەم من وەک شخصی خۆم وەک ڕۆیا وەک بنی وەک ژنێک وەک ئینسانێکی سیاسی داواکەم لە تواوی ئەحزابەکان لە تواوی ئەو ئەنگەلەوە هەمانە ئەنجومەنگەلەوە هەمانە چە بە فەردی چە بە جەمعی بە یەکەوە بین لە ژێری یەک سەقفا بین خاڵە مشترەکەکانمان نیشان بین و لەبانی و هاوکاریکە من دوێکە لە هاوکاریەکەی دوێکە ستۆکۆڵم برە ڕازی بووم نسبەت بە گوزەشتە چونکی ئەمڕا چەندین بە هەرحاڵ ئەنجومەن و ئەحزابی سیاسی بە یەکەوە بووین و کارەکەش بە جوانیە چێتە بەرەوە یانێ بۆ لە انتقادی سیاسیشمانە اختلاف سیاسیشمان زەوانیژە لە وەخت وایە خۆی قساکەین لەسەری وەکە با مردم انتخابی کە کە لەبار فکریۆ من بە دەردەخۆم یان ناخۆم ڕۆیە کۆمەڵێک میوانی تریشمان لەگەڵام ئەماوەی بەرنامەکەمان کەما بگەین باقی میوانەکانیش زۆر سپاس کە بەشدار بووی
زۆر سپاس بۆ خۆت و هاوکاریەکانت سڵامەیە بازم بۆ سەقزی شۆڕژگەر سپاس وەسڵامەیە بۆ تواوی کوردستان بە ئارزوی موافقیت و بە خیزشی جنبشی ژن ژیان ئازادی زۆر سپاس خاتوڕۆیە بەڵێ هاوڕێیانی بەشی فەنی بە من ئەڵێن کە کۆمەڵی ڤیدۆمان بۆ هاتووە لە شارە جۆرە بە جۆرەکان ئەوانە ببینین جا دوای ئەچین لای میوانی بەرنامەکەمان کاک ئەحمەد باسگرە.
بەڵێ بینەرانی خۆشەویست، میوانێکی دیکەی بەرنامەکەمان لەگەڵە کاگ ئەحمەد بازگر، شاعر و هونەرمەندی شۆڕەژگێر. گەرە هاوڕێیانی هاوکارم ئامادە بن کاگ ئەحمەد بێنە سەر. بەڵێ کاگ ئەحمەد، سڵاوت لێبێت و زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە. بەڵێ بەداخەوە کاگ ئەحمەد، من دەنگی ئێوەم نییە. ئەگەر بتوان میکەکەتان دەستکاری بکەن کە دەنگەکەتان بۆ من بێت. خۆشەویست، با بڕۆین کلیپی شارەکان ئامادەیە کە هاوڕێیانی بەشی مونتاژ بۆمانیان حازر کردووە تاکو کاگ ئەحمەد میکەکەی باشەکە با ئێمە بڕۆینەوە کلیپانە ببینین. دینەوە لای کاگ ئەحمەد.
ئەو کلیپش کە بینیتان کلیپی شاری سنە بوو کە بڵاوکرایەوە هاوڕێیانی بەشی مۆنتاژ ئامادەیان کردبوو دەستیان خۆش بێت. کاک ئەحمەدمان لەگەڵە ئەگەر کێشەکەی کاک ئەحمەدیان سڵاوت لێ بێوە زۆر سپاس کە بەشداری. بەداخەوە من دووبارە دەنگی تۆم نییە کاک ئەحمەد ئەگەر بتوانی دەستکاری میکەکەت بکەیکە دەنگی تۆم هەبێت. بەڵێ ئەحمەدی خۆشەویست بەداخەوە من دەنگی تۆم نییە دەستکاری میکەکەتان بکەن ئەو لاپتۆپ یا هەر شتێکە بەکاری دێن نەتوانم میکەکەی باسکەن کە من بتوانم دەنگی ئێوە بویست. ئەحمەد نەبەداخەوە من دەنگی ئێوەم نییە. کاک ئەحمەدیان ئێوە دەنگی من ئەبیستن وایە؟ بەڵێ بەڵام بەداخەوە دەنگی ئێوە بەستووە. کاک ئەحمەد هاوڕێیانی بەشی فەنی بە من ئەڵێن کە ئێوە ماکەکەی خۆتانتان بەستووە دەنگتان نایە بۆ من. کەم نەبەستووە ئێستا دەنگتان نەبیستم هەروە دەڵم پێ کوێر نیم دەزانم ئازاد من بەڵامی دیار وا دەڵێن فەرمووی ئێستاکە دەنگم دێ لە خزمەتت دەمەستە. سڵاو لێ بێت بە زۆر سپاس کە بەشداری لەم بەرنامەیە خۆشحاڵم کە بەشدارن. بە قوربان چاوەنجان سپاس بۆ خۆت بۆ هەوکاران و بۆ ئەم بەرنامەش. زۆر سپاس کاک ئەحمەد. ئەمڕۆ 25 مانگی خەرمانانە و دووهەمین ساڵوەگەری شۆڕشی ژینایە. کۆمەڵە وە کۆمەڵێکی تر لە ئەحزاب و ڕێکخراوەی سیاسی و مەدەنی لە جەرەوەی وڵات و لە ناوەشەوە بانگەوازیان بۆ بەڕێوەچوونی مانگرتنێکی سەرتاسەری و یەکپارچە لە ڕۆژهەڵاتی کوردستان بڵاو کردووەتەوە. پێم خۆشە ڕای بەڕێستان بزانم سەبارەت بە ناوەڕۆکی شۆڕشی ژینە ئەوە گرنگی لەم کاتەیە بە سەرکەوتنگەیاندنی ئەم مانگرتنە. ناوڕۆژی شۆڕشی ژینە زۆر قسەمان کردو لەسەری یەکێک لە سیکولارترین و جوانترین شۆڕشەکانی هەموو ئەمری جمهوری ئیسلامیە. ینی هیچ جمهوری ئیسلامی ئاوا لەگەڵ شەپۆلی ناڕزایەتی خەڵک بە شێوەیەکی سیکولار کە ژن تێدا پێشەوە ڕوبەڕوو نەبووە. وە ئەم شۆڕشی ژینە و شۆڕشی ژنجیان ئازادی شۆڕشێکە کە زۆر دڵخۆشکەرە و هیوادارم بە سەرنجام بگا. سەرنجامەکەشی لە نەزەرمەوەیە ئەم حکوومەتی جمهوری ئیسلامیە هەڵ پێچێندرێ و گۆڕی ون کات. ئەهمیەتی لەم سەردەمەدام شۆڕشە لەم ساڵ ڕۆژەکەیدا هیوادارم کە ئەو پەیامەی کە حیزبەکان و ئێوە داوتانە بۆ خەڵکی کوردستان مانگرتنی گشتیە، بەڵام من هیوادارم ڕێبەرانی عەمەلی لە نێوە تشخیصێکی دیکەیان هەبێ ئیمکان بکرێت لەم مانگرتنی گشتیەوە هەنگاوێک بەرەو پێشتر بچن. من هیچ حەقیڕۆم هێر ڕێنوێنی بکەمەوە حەقە بە خۆم دەدەم، بەڵام دەزانم لەوێدا لە ناوەوە زۆر کەسی ڕێبەر هەندێتەوە تشخیصە بدەن کە دەکرێت زیاتریش بڕۆنە پێش لە مانگرتنی عمومی دەنا هەروەندەی دەکرێت دەستکەوتێکی زۆر گەورەیە. شتێکی دیکە کە بە بڕوای منەوەیە ڕاپەڕین و ئازادبوونی فەزای سیاسی لە ڕۆژهەڵات یارمەتێکی زۆریش دەدا بەم پەڕیوەبوون و دوورەوەڵات بوونی فیزیکی کۆمەڵە و باقی حیزبەکانی دیکەی ڕۆژهەڵات بەتایبەت لەم سەردەمەدا کە بە بڕوای منەوە قسەی خۆم دێڵم ئەو فشارەی کە بۆ ئێوە هاتووە بۆ حیزبەکان هاتووە زۆر ناحەق و ناجوان مێرانەیە و حکوومەتی هەرێم دەیتوانی ئینسانی تر بزۆڵێتەوە لەگەڵ و هێندە خۆی سوگ نەکات لە پێشچاوی جمهوری ئیسلامی. بەحاڵ بەحسێکی دیکەیە، بەڵام هەتا شۆڕشی ژینە یان زوتنەوەی جەماوەری لە کوردستان گەشەدارتر بێت لەم بەریشەوە ئومێد زۆرتر دەبێەوە ئیمکانی گەڕانەوە ئیمکانی نەوعیشی دیکە لە ژیان نەوعیشێکە لە حکوومەت لە ئێران زۆرتر و زۆرتر بێ و لێ نزیکتر دەبینەوە.
ئەوە هیوایەکێک پێم وایە هەمووی ئێمە هەمانەوە بەدڵ ئارەزوومە ئەو ڕۆژە بێ. کاک ئەحمەد، شۆڕشی ژن ژیان ئازادی باوە بەیانی بکەم جیاوازی زۆر بوو، خۆشتان ئێستا ئاماژەتان پێ کرد لەگەڵ ئاخێزەکانی پێشتووی، ئەنی ئەتوانین ئەم شۆڕشە بە لووتکە ناوی بەرین. جیاوازیەکانی ئەگەر بتانەوەی بە شێوازەیەکی کۆنکرێت ئاماژێ پێ بکەن، چی بوو کە توانی بگاتە ئاستی ناوچەکە، دنیایشی گرتەوە و دروشمەکانی وا بوون کە ببنە هێماو بۆ ئۆلگو بۆ وڵاتانی جیهان؟ تەسویرێک کە مێدیای عمومی لە دنیا لە ئێران هەتا پێش شۆڕشی ژینادەیدا ئەو بوو کە ئەم فشارە ئیسلامی کە بەسەر کۆمەڵی ژنەوە هەیە لە ئێران و لە کوردستان ئازادانەیە، یعنی خەڵک دەیهەوێت نانهەوێت عەلەی هێنین. شۆڕشی ژینان لە کوردستان و لە ئێران نیشانیدا کە ژنانی ئێران ئەم حکوومەتیان ناوێت. شۆڕشێکە سێکولار، شۆڕشی غیرە مەزهەبیە. ئەمە جوانترین دیاردەی ئەم شۆڕشە بوو و لە ئێرانی ئێستادا کە وەسل و چەند ساڵە حکوومەتێکی مەزهەبی شیعەی فەوق العادە خوێن ڕێژ حکوومەت دەکات، کۆمەڵی ژنان و کۆمەڵی پیاوان و جوانانی لاوی ژن و پیاو هاتنە سەر شەقام وەڵام نامان هەوێتەوە. و ئەمە دەزانین لە تووری ئەم چل و چەند ساڵدا زۆر کەس هەر بە خاتیەوەی لچکیان بەسەرەوەنە بۆی ئەعدام کراون، بەڵاسە بە کۆمەڵ ئەم لچکە فڕێ دەدەن. ئەمە هیمایەکی زۆر گەورەیە لە پێش چاوی دنیاش کە بڵێن ژنانی ئێران بەم حکوومەتە مەزهەبیە ڕازی نین. ئەوەی کە ماوەتەوە حکوومەتە نەک لەبەرەوەی ڕەزایەتی خەڵکە، لەبەرەوەی حکوومەتە بە سەرنیازە ڕاوەستاوە، خوێن دەڕێژێت، دەکوژێ، لە زیندان دەکات، شکنجە دەکات. مانەوەی حکوومەتە لەسەر ئەم ئەساسانەیە. ئەمە نکتەیەکی زۆر مهمی بوو. نکتەی مهمترین ئەوەیە کە ئەم دەورە ژن ڕێبەرە، ژن پێشوازە و داخوازیەکان و نیازەکان و هیوایەکانی ژنە کە لە سەروی داخوازیەکانە. من هیوام وایە بزوتنەوەی کرێکاری، بزوتنەوەی ڕووناکبیران، بزوتنەوەی دانیشتجویانی پێ پەیوەست ببێت و ئەوانش بێن نێو مەیدانەکە. بەڵام هەتا ئێستای ژن وەک هێمایەکی گەورە لە مەیدانەکەدا حزوی هەیە. ئەوە زۆر سپاس. کاک ئەحمەد، پرسیارێکە پێم خۆشە لە بەڕێستانی بکەم. داوا وەکو کەسایەتێکی خۆشناو، داواوە چاوەڕوانیتان لە هەڵسوڕاوانی سیاسی کۆڕ و کۆمەڵە ئازادی خوازەکان ناوەندەکانی لایەنگری مافی مرۆڤ چییە بۆ پشتیوانی لەم مانگرتنە گشتیەوە داخوازی ڕەواکانی خەڵکی ئێران بەگشتی؟ داواکەی من هەر ئەو داوایە کە لە ئەلانیەکەی ئێوە کۆمەڵەدا هاتووە، یعنی من پێم خەڵک دەبێت بە پێشوازی ئەم مانگرتنە گشتیەوە بێت. ئەمە پێم وابێت لە شرایەتی ئێستادا لانی کەم چاوەڕوانیەکە کە ئینسان دەتوانێت بیبێ لە کۆمەڵانی خەڵک، لە ڕووناکبیران، لە کۆمەڵە مەدەنیەکان، لە هەموو ئەو هەڵسوڕاوانەیە کە لە ناوەوە هەن. بۆ ئێمە لە قسەکانی پێشوم داوتم ئەگەر لەوێ تشخیص بدەن، بۆ خۆیان تشخیص بدەن، نەک ئێمە داوان لێ بکەین، تشخیص بدەن کە دەتوانن لەوە هەنگایەک بەرەوتر پێشتر بچن، هەر ئەسەنیان یەک و دووی لێ نەکەن بیکەن. ئەم یادەی 2 ساڵەی شۆڕشی ژینە فرسەتێکی باشە جارێکی دیکە بیر خۆمانی بینەوە کە هیمەتی خەڵک، هیمەتی ژنان، هیمەتی هەڵسوڕاوان و ڕووناکبیرانی نێوە چاوەڕوانی دەکرێت لێیان کە ئاسوی تێکۆشانیان ببێت بەوەی کە ئەم حکوومەتی جمهوری ئیسلامی لە گۆڕ بخرێت. ئەوە منزورم فقط ڕووناکبیرانی کوردستان نییە، کوردستان هیچ زۆر بەتەنە ناتوانێت ئەو کارە بکە، بەڵام جاری پێشوو خەڵکی ئێران زۆر بە پێشوازی خەڵکی کوردستانەوە هات و من پێم وایە بێ ئەم ناساندنەی ئەم سەفەرەش هەر ئەو ئیدامەی هەبێت کە لە باقی شارەکانی دیکە ئێرانیش بە پیل بزوتنەوەی خەڵکی کوردستانەوە بێن و وەزیفەی مێدیاکانە، ڕووناکبیرەکانە و کەسانی قسەیان دەڕوە لە نێوە دڵیان دەسووتێ بۆ شۆڕشە و ئەم جمهوری ئیسلامیە زۆر لە مێژە عمری تەواو بووە. مانەوەی هەر وەک عەرزم کردن سەرنیازەوەیە. ئەگەر بە کۆمەڵ بینە مەیدان پێمەوایە پێمان ناوێرێ. ئەمە داوایەکێکە من هەمە. بەڵێ، زۆر سپاس کاک ئەحمەد کە بەشدار بووی لەم بەرنامەیە. ئەگەر پێتان خۆشە لە کۆتاییدا ئاماژە بە شتێک بکەن بفەرموون. بە قوربانت چاوەنجانە من هەمیشە لەو تەلەڤیزیۆنە کە بووم شێریشم خوێندەوە تۆ، بەڵام ئەو ڕۆژان بە پەلەیە خەڵکی زۆرتان داوات کردووە. کێشتن یەکا گەحمەد ئەتوان شاریش بکەنەوە، گەر شاریشتان ئامادە بێ زۆر پێمان خۆشە هەم بۆ خۆمان و هەم بۆ بینەرانیشمان.
ئەمن هەر ئەو شعرەیەکە وەختی خۆی هەر کتومە بوو مانجی کوردستانی ژن ئەوە دەخوێنمەوە غەزەلێکە کە لەسەرەوە چەند هونەرمەندیش کردویانە بە سروود تا ئێستا نازانم ئێوە هەتا لاشی وەکتەندانی هێنا من ئەوە دەن بۆ دەخوێنەوە کە جارێکی لێرە خوێندومەتەوە مانجی کوردستانی ژن هێنایە لەرزین وڵاتم دەنجی بێوەستانی ژن سەر لە نوێ بنیاد دەنێین ژین لەسەر دەستانی ژن ڕوو بەرەو هەڵدێرە یەکزێ ڕیش و مەندیل و عەبا دێتە گوێ قرچەی بڵێسەی ئاگرەکەی هەستانی ژن گشت شەقامی ئەم وڵاتە پڕپڕی نرکەی ژنە تیشتی خۆر جێگەی هیوایە و ڕایەڵی مستانی ژن دوای چل و چەند ساڵ خەریکە پرچی جوان سروەی شنە دەستنە جوانی سەرشەقام و شاری کارستانی ژن هەر بەهارن دێن بە ڕێژنە هەر شکۆفەن سوور دەچن زایەڵەی دەنجی ئومێدە و بار دەکا زستانی ژن هیچ بژارێک چاری ناکە بەرهەمی ئەم جارەمان سەوز و بژوێن و بەعەترە شەتڵی نێ و بێستانی ژن ئەم کچەم ژینا بە مەرجی ژینی خستە سەرزەوی دەگ بەخێر بێ 100,000 جار مانجی کوردستانی ژن. زۆر سپاس کاک ئەحمەد دەست و دەمتان خۆش بێوە قەڵەمیشتان بەردەوام بێت. قوربانت بم ڕۆژێکی خۆش و هەرەوە لە تەلەڤیزیۆنەوە دەبینی هیوادارین خرۆشی ئەم جارە دڵخۆشیشی یەکجار زۆرمان پێ بدە ئەمڕۆ هەر بژین. زۆر سپاس بۆ بەشداریتان. سپاس. بینەرانی خۆشەویست کوردستانی خۆڕاگر لە مانگرتنی گشتیدایە. ڤیدۆکانی ئامادەیە با ببینین.
بینەرانی خۆشەویست، سوپاسکە بینەرمان بوون، بینەرمانن و جارێکی تریش سڵاو بۆ خەڵکی خۆڕاگری کوردستان کە جارێکی تر سەلماندیان کوردستان بەردەوامە و خۆڕاگرە و پێشەنگە. بینەرانی خۆشەویست، بەرنامەکە ڕاستەوخۆیە، ئێوەی دەتوان بەشدار بن لە نێو بەرنامەکە با ژمارە تەلەفۆنێکە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانتان دەبینن. دوو بینەری خۆشەویست نامەیان بۆمان ناردووە، یەکێکیان لە شاری سنەیە کە وتوویە سنە لە مانگرتنی گشتی پێشەنگ بووە و ڤیدۆکانیشی بەهۆی کێشەی زایفی ئینتەرنێت هێشتا بەدەستمان نەگەیشتووە، بۆتانی ئەنێرم و ئاماژێ بە پەیامەکەی داوە. و بینەرێکی ترمان کە ئاماژێ بە شوێنەکەی نەکردووە بەڵام وتوویە کە بینەری بەرنامەکەس ڤیدۆی بۆمان ناردووە، زۆر سپاسیەکەین. میوانی تری بەرنامەکەمان لەسەر خەتە کاک کەریم ئەمانی، ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە. زۆر سپاس کە بەشداری. زۆر سپاس بۆ ئێوەش ماندوو نەبن. زۆر سپاس کاگە کەریم. ئەمڕۆ 25 خەرمانان و ساڵوەگەڕی شۆڕشی ژینایە کۆمەڵە و کۆمەڵێک ئەحزابێکی تر لە درەوەی وڵات و لە ناوەی وڵاتیش بانگەوازیان بۆ بەڕێوەچوونی مانگرتنی گشتی لە ئەمڕۆدا بڵاو کردوێتەوە. ئەوە با بپرسم ڕای بەڕێستان لەسەر ناوەڕۆکی شۆڕشەکە و گرنگی لە ئێستادا گرنگی بەسەرکەوتن گەیاندنی ئەم مانگرتنە. من سەرەتا بەر لە هەموو شتێک بەهۆی ئەوەی کە سەرەتای دەستپێکی ئەم سەرکەوتنە گەورەیە بۆ جارێکی دیکە دەرکەوتووە، ئەگەرچی هەروەکو لە پەیامی ئەو بینێرە بەڕێزەتاندا دیارەکە هێڵەکانی ئینترنێت توشتە هەر لە دوێنێەوە لە زۆربەی شارەکان زۆر دابەزیوە خێراییەکەی، هەر بۆیە زانیاری زۆر کەم یا ئەستەم دەتوانێت بگاتە دەرەوە، بەڵام هەموو نیشانەکان هەموو هەواڵەکان لە تاو جگای لە تۆڕە کۆمەڵاتەکان و ڕاگەیانەکاندا بڵاو بووتەوە. بە پانتایی کوردستان یان بە پانتایی هەموو کوردستان ئەو سەرکەوتنە هەر لە ئێستاوە دەستی پێکردووە. ئەوەی کە لە چه ئاستێکدایە حتمما دواتر و سەر لە ئێوارێ و یا ڕۆژەکانی دیکە ئەرزیابی لێ دەکرێت، بەڵام ئەمە نیشانەی جارێکی دیکە نیشاندانی شانۆیەکی شکۆداری یەکگرتووی یەکپارچەیی هاو خەباتی خەڵکی کوردستانە لەسەر ناوەڕۆشی ئەو خەباتەیە گرنگی ئەو مانگرتنە لە ئێستادا هەروەک زۆر لە شرۆڤەکاران لە کارناسان لە سەریان قسەیان کردووە. گرنگیەکەی ئەوەیە کە شۆڕشی ژینان لە نەوەی خۆیدا شۆڕشێکی ناوازە بوو، ناوازەیانی لانی کەم لە ئەم سەردەمەدا لە ناوچەکە و تەنانەت لە دنیاشدا ناوازە بوو بەهۆی ئەوەی کە دروشمێکی بەدەستەوەگر کە ئەو دروشمە توانی هاوسۆزی کۆمەڵانی خەڵک لە ژن لە پیا و لە هەموو چین و توێژەکان نەک هەر لە کوردستان لە ئێران بەڵکو لە زۆربەی ناوچەکانی دنیاش بۆ لای خۆی ڕابچێشێت. ئەمە لەنەوەی خۆیدا زۆر بێوێنەیە، یعنی زۆر ناوازەیە. دلیلەکەشی ئەوەیە کە بۆ یەکەم جارە ئەو شۆڕشە داینامۆکەی ئەو بەیستا موتۆری محرەکەی ژنانن و لە پاڵیاندا پیاوان لە ئاستێکی ئێزگار زۆردا هاوشان پێدەنێنە ناو ئەو خەباتەوە پشتگیری لە ویست و داواکانی ژنان دەکەن. هۆکارەکەشی ئەوەیە کە دروشمێک کە لەو شۆڕشەدا لە شۆڕشی ژنجیان ئازادیدا بەرز کرایەوە خۆی لە خۆیدا هەڵگری کۆمەڵێک پەیام بوو و دەیتوانی هەموو چین و توێژەکان هەموو ڕەگەزەکان لە هەموو ئاستێکدا لەخۆ بگرێەوە هەمویان ویست و داواکاری و ئاوات و ئارزوەکانی خوانی تێدا بینەوە. دروشمێکی واقعی پێ لەسەر عەرز زیاتر لانیکەم ئێمە گەر تەنیا لەسەر ئێران قسە بکەین هەر لە دوای هاتنە سەرکاری ڕژیمی کۆماری ئیسلامی و تەنانەت شۆڕشی 57 لەو پێناوەدا کرا، یعنی لە پێناو گەیشتن بەو ناوەڕۆشی ئەو دروشمە بەویستەکانی ئەو دروشمەدا کرا. ئەگەر چی زۆر بەداخەوە شۆڕش کرا لە 57 ئەو شۆڕشە بە زۆر هۆکاری کە باسی کراوە بەلاڕێدا برا بەسەرکەوتن نەگەیشت، ویست و داخوازەکانی خەڵک پەراوێز خراوە،
بە پێچەوانەی ویستی خەڵک دەسەڵاتێکی ڕەشی کۆنەپەرستی ئاینی هاتکە وی کە ڕژیمی پێشوونەی توانی بوو بە ئەنجامی بگەێنێ ئەو تەواوکەری بوو. بەڵام سەرڕای هەموو زەخت و زۆر و وەحشیگەری و سەرڕۆیەکی کە ئەم ڕژیمە لە پێناو ئەستانەوەی دەستکەوتەکانی دوای شۆڕشی 57 لە بەرابەر ئەم خەڵکە ئازادی خوازەدا کردیوە بە تایبەت لە کوردستان لە توولی ئەو 5 ساڵدا لە خۆی نیشانداوە. بەڵام خەڵک نەک هەر پاشەکشەی نەکردووە بەڵکو بە تەواوی وجودەوە، ینی لە هەر ڕێگایەکەوە کە بۆی کرابێت لەو دەستکەوتانەی ئەو سەردەموو تەنانەت بەرفراوانکردنی دەستکەوتەکانی و پاشەکشکردن بەم ڕژیمە کۆنەپەرستەشدا بەردەوام ئەو شۆڕشەی ئیدامەداوە و عەزمی جەزم کردووە کە دەبێت بگات بە ویست و داواکانی و ئەم ڕژیمەش تێپەڕ بکات. گرنگیەکی دیکە لەوەدایە کە لە درێژەی هەموو ئەو مێژوەدا چەندین جار سەرهەڵدانی بەرفراوانی جەماوەری بە شێوازی جۆراوجۆر و لەسەر بنەمای جۆراوجۆر سەریان هەڵداوە، بەڵام لە کۆتاییدا لە 1401 و لە 25 خەرماناندا بەلووتکە دەگاوە. زۆر بەداخەوەم بە گیان لە دەستدانی چیژۆڵەیەکی ئازیزی خەڵکی کوردستان چەخماخەی قۆناغێکی دیکەی ئەو شۆڕشانە لێ دەدرێت کە ئەم قۆناغیان قۆناغێکی دەتوانم بڵم چارەنووسازە بەو هۆکارێکە ئەمە ئێمە ئێستا یادی دووهەمین ساڵی دەکەینەوە، بەڵام بە تەواوی هێزی خۆیەوە هەروە بەردەوامە ئەگەرسی سەرتاکان لە شەقام و بە شێوەی خۆنیشاندان و ناڕزایەتی جەماوەری لەسەر شەقامەکان خۆی نیشاندا، بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە سەرکوتەکان لە ئاستێکی زۆر وەحشیانەدا بەردەوام بووە، ڕژیم بە هەموو جۆرێک لەگەڵیان بەرە ڕووبەوە تاکتیکانیان گۆڕیوەوە لە شێوازی مەدەنی و مافی مرۆیانەدا بە هەموو جۆرێکە بووان کراوە لە هەموو چین و توێژ و سنفەکاندا، هەر لە کرێکارانەوە، لە خوێندکاران، لە ژنان، لە ژینگە پارێزان، لە تەنانەت لەم دواییانەدا پەرستاران، یانی لە توولی 100 ساڵی ڕابردوودا لە ئێراندا حرەکەتێکیان کە ناڕزایەتیکی یەکپارچە و یەکدەستیان دەست پێ کرد کە لە نەوەی خۆیدا بێوێنە بوو. ئەوانم باس کرد زۆر بە کورتی وەک سەردێر کە بڵێم گرنگی ئەم شۆڕشە لەوەدایە کەم شۆڕشە بێپسانەوە بە دوای شۆڕشی 57دا هەروە بەردەوام بووە هەتا ئێستا و بە تایبەت لە 1401ەوە هەتا ئێستا بۆ ساتێکیش بۆ ڕۆژێکیش ئەو شۆڕشە لە وەستان نەکەوتووە و بەردەوام بەرەو پێشی چووە. هەنگاو بە هەنگاو ڕژیمی پاشەکشە پێکردووە، خەڵک هوشیارتر بۆتەوە، تەوازونی هێزی بە قازانجی بەرەی خەڵک گۆڕیوە و ئێستای تر ڕژیم تەنیا ئامرازێک کە بەدەستیەوە مابێت ئامرازی زەخت و زۆر و کوشتن و ئیعدام و گرتن و چاوسورکردنەوەیان. زۆر مهمە ئێمە ئەگەر دوێنێ و پێرە چاو لێ بکەین، زۆربەی هەرە زۆری شارەکان لە شارەکانی دەرەوەی کوردستان هێزی نردووە لە ناو شارەکاندا لە شەقامەکاندا مانۆری سەربازی داوە، جیالەوەی کە زۆر ڕێژەی شێزگار زۆری لە هەڵسوراوان لەو کەسانەی کە دەوری گرنگیان لە ئەو ئاخێزەدا هەیە لە هەموو بوارەکاندا بە تایبەت بنەماڵی ئازیزی گیان بەخت کردوان کەوتونە گیانیان دەیانگرن، ئەزیەتیان دەکەن، بانگیان کردوون، هەڕەشەیان لێکردوون. لە زۆربەی شەقامەکانی شارەکان دووربینیان داناوە بۆ چاوەدێری و بۆ شنود بە تایبەت لە شارەکانی وەکو بۆکان و سەخز و سناوانی کە من هەواڵم پێگەیشتووە ئەو کاریان کردووە. بەڵام سەرڕای ئەوەش عەزم و ئیرادەی خەڵک لەو ئاستەدایە کە بەبێ گوێدانە هەموو ئەمانە و دەشزانن باجی دەبێت، دەشزانن گران تاو دەبێت، بەڵام بە دەلیلی ئەوەی کە باوەڕیان بەو سەرکەوتنە هەیە و ئیمانیان بەهێز و یەکگرتووی خوان پەیدا کردووە، ئەوانە چاوتەسیان ناکە، نانێرێتەوە ماڵە، بەڵکو لەو بیستا شان و شکۆداریە حرەکەتە شکۆداری ئەمڕۆدا نەتیجەکەی بەرچاو دەکەێت. بەڵێ زۆر سپاس کاکەریم. ئاماژەت بە کۆمەڵێ خاڵی بەهێز کرد کە لە شۆڕشی ژینە ئەو خاڵە بەهێزانە باعث بوون کە ئەم شۆڕشە هەتاکو و ئێستاش کە ئێمە پێکەوە قسەکەین بەردەوامە و جارێکی تر سلماندی بە مانگرتنی گشتی ئەمڕۆ کە ئەم
ئەم شۆڕشە بەردەوامە. کاکەریم پێم خۆش ئاماژە بە دەرەوەی وڵاتیش بکەیت. شۆڕشی ژینە بارها و بارها لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەسمان کردووە کە سنوورەکانی بەزان چووە دەرەوەی وڵات، جیهان لە هەموو شوێنەکە دروشمەکانی هێماکانی بوونەتە ئەوەی کە خەڵکانێک کە لە دەرەوەی وڵات ئێستا بە هەر شێوازێک بیانەوەی ناڕزایەتی دەرببڕن هەمان دروشمەکان استفاداکەن حتا ئەگەر ناڕزایەتیەکەیشیان بە ڕەبتی بە هەر پیشەی خۆیان کاری خۆیان و هەر شتێکی خۆیان بێ، بەڵام هەمان دروشمەکان کە لە شۆڕشی ژنجیان ئازادیدا دراوە ئەدرێت و بەرزەکرێتەوە. ڕاتان سەبارەت بەمە چییە؟ ئەو بەشەی کە لە دەرەوەی وڵاتن بە دەلیلی ئەوەی کە دیارە ڕاپرسیەکی تەواو نەکراوە، ئەمە بە شێوەی ڕێژەیی من دێڵم دەتوانم بە جورئەتەوە بڵم کە نزیک بە 90% ئەو خەڵکەی ئەو جەماوەرەی کە لە دەرەوەی وڵات نیشەجێەوە لە تاراوگە دەژی بە پێچەوانەی ویستی خۆی مەجبور بە کۆچکردن بۆ تاراوگە و تەرکی وڵات بووە. بۆیە لەمڕۆوە ئەو خەڵکە بەردەوام هاوسۆز و هاوخەبات و هاودەنگی کۆمەڵانی خەڵکی ئێرانەوە خۆی بە بەشێک لە هەموو حرەکەتەکان لە هەموو سەختی و خۆشی و ناخۆشیەکانی خەڵک لە ناوە دەزانێت. هەر بۆیە زۆر پەیوەندیدارە، زۆر گرێدراوە بە هەر ئاڵ و گۆڕێک بە هەر ڕووداوێک لە ناوە ڕوودەدا. هەر وەکو دیتمان لە سەرهەڵدانی ئاخێزی ژینادا بۆرێک خود بە خۆت ئەو خەڵکەی لە دەرەوەی وڵاتە کە زیاتر لە 5-6 ملیۆن ئێرانی ئەو بەشە کە من ئیشارەم پێکرد لە خۆ دەگرێت هەموو لە هەموو وڵاتەکان لە هەموو ئاستەکاندا ئەوانیش کەوتنە جموجۆڵ لێرە شەقامەکانیان داگرت دەقا و دەخ خۆیان خستە پاڵ ئەو دروشمانە و پشتیوانیان لەو دروشمانە کرد کە لە شۆڕشی ژینادا بەرز دەکرانەوە. بۆیە تاراوگەنشین یاوانی لە دەرەوەن بەشێکن لەو حرەکەتە ئەگەرچی بەپێی زەخت و زۆر و شرایط ئەو فاسلیان کەوتوتە بین لێکدا بڕاون. هەر بۆیە زۆر لەژێر تەسییر و کاریگەری ئەو ڕووداوانەدان کە لە ناوخۆی وڵات ڕوودەدان. لەم مانگتنەشدا هەروەکو لە مانگتەکانی ڕابردووشدا ئەزمونمان کردووە دوا بەدوای ئەوەی کە لە ناوخۆی وڵات لەلایەن کۆمەڵێک لە ناوەند و دامدراوە مەدەنی و مافی مرۆییەکانەوە بەستار ڕاگەاندن بڵاوکرایەوە داوای مانگتنی گشتی کرا و بەدوای ئەوەدا کۆمەڵە و زۆربەی لایەنە سیاسی و ڕێکخراوە مەدەنی و مافی مرۆییەکان پشتیوانیان لێکرد لە ئاستێکی زۆر بەربڵاودا. ئەو بەشەی تاراوگەنشینیش ئەو خەڵکەش و لەوانە دیارە خەڵکی تاراوگەنشینیش بە جۆرە جۆرەکان لایەندارن و هەر یەکەی سەر بە لایەن و کۆڕ و کۆمەڵێکی سیاسی و مافی مرۆیین. هەر بۆیە بە شێواز جۆراجۆر و لە ئاستی جیاوازدا تەلاش دەکەن خۆ ڕێک دەخەن خۆ سازمان دەدەن بۆەوەی کە هاوشانی ئەو حرەکەتێک کە لە ناو ئێراندا دەکرێت ئەمانیش پاڵپشتی بن، دەنگی بن، زمان حاڵی بن و دەنگ و ناڕزایەتی و ویست و داواکاریەکانن بەگوێی دنیا بگەێنن. لەم قۆناغەشدا لێرە بە دەلیلی ئەوەی کە لێرە ئەکسەرەن ئەو کۆڕ و کۆمەڵانە لە ڕۆژەکانی تەعتیلاتی حەوتوودا وەکو شەممە و یەکشەممە دەکرێت بە دوای فەراخانەکاندا هەموو لایەنەکان فەراخانیاندا هەموو حیزب و لایەنە سیاسی و ڕێکخراوە مەدەنیەکان تەلاشیان کرد فەراخانیاندا بۆ ئەوەی کە لە دەرەوەی وڵاتیش لە هەموو شارەکان لە هەموو وڵاتەکان تا ئەو جێگایی کە ممکنە بێنە سەر شەقام و لەگەڵ ئەوەی کە ناڕزایەتی نیشان دەدەن پاڵپشتی بکەن لەو فەراخانەی کە لە ناوە کراوە و هان بدەن کۆمەڵانی خەڵکە بە شێوەیەکی یەکپارچە لەو مانگتنەدا بەشدار بن و ئەو پەیامەش بگەێنن کە ئێمەش لە دەرەوەی وڵات پاڵپشتانین. ئەوەی کە من دوێنێ شاهیدی بوومە لە خەبەرەکانە بیستم و لەوانە لە نمونەیەک لە وڵاتی هولەندیش ئێمە بینیمان لە هەموو وڵاتەکان لەو وڵاتانەی کە یعنی هەر لە ئەمریکا و ئوسترالیا و کانەدا و ئوروپا و بگرە هەتا زۆربەی شوێنەکانی دیکە تاراوگەنشینەکان یا کەس خەڵکانی دەرەوەی وڵات لە ئاستێکی زۆر بەربڵاودا لە کۆڕ و کۆمەڵی جیاوازدا هاتە خیابان و ئەگەرچی ئەو ڕۆمانگتنە لە ئێران بەڵام ئەوان لە ڕۆژێک پێشتر ئەو حرەکەتانیان سازماندا بۆ ئەوی کە بە خەڵکی ئێرانی بگەن کە ئێمەش لێرەوە لە پشتانین ئێمەش هاودەنگتانین و یەک لەحزە لە ئێوە و لە حرەکەتی ئێوە دانابڕین. بۆیە بە نظری من پامێکی ڕوون بوو ئەو حرەکەتەی کە من
شاهدی بووم لە وڵاتەکانی دەرەوەی وڵات بەڕێوەچوو. باشە کاکەریم دوێنێ وەکو خۆتان ئاماژەتان پێکرد لە زۆربەی شارەکانە بۆ پشتیوانی لە مانگرتنی گشتی ئاکسیۆن بەرگوزار بوو بۆ ئەمڕۆ چی کراوە ئەمڕۆ چی ئەکرێت وەکووە بینین لە کوردستان مانگرتنی گشتیە لە دەرەوەی وڵات ئاکسیۆن یا شتێک ئامادەیە بۆ ئەمڕۆ دوو هەمین ساڵ وەگەری شۆڕشی ژینە بەشێک لە یعنی بۆ تەواوکردنی ئەو وەڵامی پێشوو بەشێک لەو حرەکەتانی کە لە دەرەوە سازمان دراون خود بە خود وا سازمان دراون کە بکەوێتە ڕۆژی یەکشەممە یعنی هەر ئەم ڕۆژ لە زۆر شوێنی دیکە بە ئیسلا هەر هاوشێوەی دوێنێ ئاکسیۆن و حرەکەتی ناڕزایەتی و کۆبوونەوە لە مەیدانی شارەکان و بەر پاڵمان و ئەو شوێنانی کە مەعمولەن شێوازیشی زۆر نۆرمال لی کۆ دەبنەوە ئەو شوێنانە ئەم ڕۆژ هەر شاهیدی کۆڕ و کۆبوونەوە و ناڕزایەتی خەڵک دەبین و لە هەمان کاتیشدا لە هەندێک لە وڵاتەکان هەندێک سمینار چ بە شێوەی حزوری لە هەندێک لۆکاڵ و ببورن شوێنی دیاریکراودا کە پێشتر ئادرس و لۆکاسی شتەکان نردووە کۆ دەبنەوە لەسەر هەڵسەنگاندنی ئەم شۆڕشە دو ساڵەی ئەو شۆڕشەوە لە هەمان کاتدا پێداگری و تاکیدکردنەوە و پاڵپشتیکردن لەسەر درێژەدانی ئەو شۆڕشە بە شێوازی دیکە نیازەکانی پێویستیەکانی هەڵسەنگاندنی زعف و کەم و کوڕەکانی تاوجگای کە من ئاگادارم چ بە شێوەی حزوری لە لۆکاڵەکاندا و چ بە شێوەی ئۆنلاین لە ژوورەکانی کە مەعمولەن دیاری دەکرێن بۆ ئەو جۆرە دانیشتن و سمیلارانە ئەوانش هەر ئەمڕۆ لە ڕۆژانی داهاتوودا تەنانەت بەردەوام دەست خۆش کاکەریم بنیارێکی خۆشەویستمانە شاری بۆکانەوە نامەی ناردووە ئەڵێ بۆکان لە مانگرتنە ڤیدۆکانیشی ناردووە دەستی خۆش بێ بەسەرچاو لە درێژە بەنامەکە بڵاویانەکەینەوە کاکێ کەریم وەکو دوا پرسیارم لە ناو قسەکانی خۆشتاندا ئاماژەتان بەوە کرد کە لەم ماوەی پێشوودا حەدەقەل لەم چەند ڕۆژەی پێشوودا ڕژیم کۆمەڵێک چالاکی مەدەنی و سیاسی یا هەر کەسێکە ببوونەیەکەوە لەو شۆڕشە بەشدار بوو بێت دەست بەسەر کردووە ئەمە ئەتوانێ چاوتر سێریان کات یا چۆن بەرپرسی ئەو ڕەفتاری ڕژیم بنەوە لێ کەلام دەتوان بڵم نەیتوانی و ناتوانێت سەرکوتیان کە هەر ئەوەی کە ئەمڕۆ ئەو مانگرتنە شاهیدی سەرەتا و دەستپێچین نیشانەی ئەوەیە کە ڕژیم نەیتوانیوە یعنی ڕژیمیان ناومێت کردووە ڕژیمیان بە چۆک داهێناوە ئیرادەی خەڵک لە ئاستێکدایە کە ڕژیم دووچاری سەرلێشێواوی بووە ینی دوا تەلاشەکانی خۆی دەکات بۆ بەقا و ژیان و مانەوەی خۆی بەڵام خەڵک زۆر لە عینی حاڵدا کە زۆر شێلگیرە بەڵام زۆر هەنگاو بە هەنگاو و بە شێوەیەکی لەسەرخۆ دەڕوات تا ئەوەی کە ئەم ڕژیمە ئەوەندەی دیکەی کە تا ئێرە زەمینگیری کردووە زەمینگیری بکە وەری نەهایەتدا تەخت و بەختی کۆ بکاتەوە بۆیە نەیتوانیوە ئەگەر چی زۆر بەداخەوە زۆر خەڵکی گرتووە زۆر کەسی ئەزیەت و ئازار کردووە زۆر ڕێگا و شوێنی کۆنتترۆڵ و زەختخستنە سەر و تونند و تیژی و ئەوانەی گرتووەتە بەر بۆ ئەوەی کە وا بنوێنێ کە هێزێکی هەیە و دەتوانێت لە نهایەتدا ئەگەر ئەم ڕۆژدان لە ڕۆژانی داهاتوودا بە جۆرێک تۆڵان لێ بکاتەوە چۆن ڕژیم لەو ئاسەدا ینی نهایەتەن لە دوای هەر حرەکەتێک دواتر زەهری خۆی دەڕێژێەوە مەجموعەیە خەڵک ڕەنگە بانگ بکە یا ئەزیەت و ئازاریان بکە لە زیندانەکاندا دەست بەرێ بۆ ژیانی هەندێک لەو زیندانانەی کە ماوەیەکی زۆر لە زیندانەکاندان بە نێوی تۆڵەکردنەوە بەڵام هیچ کام لەوانە بۆ مانایە نییە کە توانینێکی یا دەتوانێت بەر بە ئیرادەی خەڵک بگرێ بە عەزمی خەڵک بگرێ من شتێکی دیکەش زۆر بلامەوە جگای ئەهمیەتە کە بیڵم خەڵک ئەگەر جاران ینی لە ساڵەکانی پێشوودا لە خۆناغەکانی پێشوودا لەلایەن ئەحزاب و لایەنە سیاسیەکانەوە فەراخان دەدرا بۆی کە مانگرتن یا حرەکەتێکی ئەو تۆ لە کوردستان لە ئێران ڕوودەدا ئێستا خەڵک بۆ خۆیەتی هەڵسوڕاوانی ناوە بەستا ناوەندەکانی مافی مرۆڤ مەدەنی لە هەموو بوارەکاندا ئەوانن کە تەشخیص دەدەن بەهۆی ئەوەی کە ڕێخوان ڕێخستووە بەهۆی ئەوەی کە هەڵسەنگاندنی واقعیان بۆ بارودۆخەکە لە ناوەی وڵات هەیە ئەوان کە شەرایەتی کە تەشخیص دەدەنەوە بۆ نمونە بۆ ئەم ساڵیادە کە دووەمین ساڵیادی شۆڕشی ژینایە لە ناوەوەن کە فەراخان دەدەن و دەرەوەی وڵاتەکان یا حیزب و لایەنە سیاسیەکان دەچنە پشت بانگەوازی ئەوان ئەمە خۆی چەندین هەنگاو بەرەو پێشە لە حرەکەت و لە خەباتی شۆڕەژێرانی خەڵک
ئومێد بەخشە. بۆیە هەر لێرەوە من بە سەهمی خۆم سەری ڕێزدا دەنێنم لە بەرابەر ئیرادەیاندا، لە بەرابەر ورە و خۆڕاگریاندا، و تەنیا ئینسان دەتوانێت ئەوەندە بڵێ کە شانازی دەکا کە لانی کەم جزوێکی زۆر زۆر چکۆلە لەو کۆمەڵگە عەزیم و لەو ئیرادە بەرز و ورەی شۆڕژەرانەیە کە تۆزێکی شاملی هەمومانان دەبێت بەوە دەتوانێت شانازی بکەین. هیوای سەرکەوتن بۆ خەڵکی کوردستان دەخوازم بێگومان شاهیدی سەرکەوتن و ڕۆژانی داهاتووی ئومێدەوارتر دەبین و دەستی هەموو هەڵسوڕاوان و دەستەنەرکاران و ئەوانەی کە هۆکاری ئەم یەکگرتو و یەکپارچەین بەگەرمی دەگوشم چاویان ماچ دەکەم و هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. و چون دوا پرسیارێک بوو ئێوە نەبن، سپاس بۆ هاوڕێیانی پشت کامێرا و دەسەنکارانی ئەم بەرنامەیە، بەرنامەیەکی زۆر بە پێستان هەیە هەر سەرکەوت. زۆر سپاس بە بەشداریتان کاک کەریم ئەمانی ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەکە بەشدار. زۆر سپاس. بینەرانی خۆشەویستی کۆمەڵێک ڤیدیۆی ترمان بەدەست گەیشتووە لە شارە جۆربەجۆرەکان کە بینەرانی خۆشەویستمان بۆمانیان ناردووە، ئەوانە ببینین ئەچینە لای میوانی داهاتووی بەرنامەکەمان کە کاک شۆڕش کەریمی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵا بێت. فەرموو. Wasn't he way my best,
سەرگەردانی دەستم وێ ئەشکیلەنیم ڕووکەس و سەرگەردانی دەستم وێ ئەشکیلەنیم هەرچەند بە ئازار دەبیم سەر بدێ و بووم نەبەردی و سەر بدێ و بووم نەبەردی ژانی زامی چەوساکان هەموو ناڵی داماوەکان ژانی زامی چەوساکان هەموو ناڵی داماوەکان سەرچاوەی هۆش و ئەستێمە خواست و هیوای مەبەستمە خواست و هیوای مەبەستمە درێژیشین من ئامادەم بۆ مومەنتی مەیلەت ڕادام منە ئەمەوێ بەبەتایە برین بە برینم ئازادی ئەچریکێنێ جریوە بە جریوەی ئەستێرانم شەوقی هیوا ئەزریوێنێ شەنگە شاری شۆڕەشی سووری لە مێژینەم ناونیشانم ڕاپەڕینە و بەرخۆدان ژوانگەی ئاشقانی خاک و خەڵکم ئەسنەم چۆپێکێشی شۆڕەشی سوورم مەریوانم لە شانە دەستم لە دەست مکریانە پشت و پەنام کرماشانە هەواری چەواری شەقژەن سووری دەنووک ئاڵم دژ بە داگیرکەرە ڕاپەڕیون کچ و کوڕم گەنج و کاڵم شەنگە شاری شۆڕەشی سووری لە مێژینەم ناونیشانم بەرخۆجان و ڕاپەڕین ئەسنەم ئەم شارە هی بەڕێز کاک نیزام زەکەریایی بوو کە بۆتانم خوێندەوە کۆمەڵێک پەیاممان بۆ هاتووە ئەوانە لە دەرێژەی بەرنامەکە حتمەن بۆتانی ئەخوێنمەوە خەبەرێکە هەیە ئەوەیە کە لە زیندانی بەندی ژنانی زیندانی ئەڤین 34 ژن بۆ پشتیوانی لە مانگرتنی گشتی و بۆ ساڵوەگەری شۆڕشی ژێنا مانیان لە خواردن گرتووە بە دوای ئەوەی کە لە شاری سەقز مانگرتنی گشتی بووە نیروگەلی ئەمنیەتی و لیباس شەخسی لە مردم و بازاڕیان داوایان کردووە کە دوکانەکانیان باسکەن ئەمە بینەرێک بۆمانی ناردووە بە دوای ئەوەیشدا بڵێ هەر کات کە پەیامی بینەرانی خۆشەویستمان بەدەستمان گەیشت حتمەن بۆتانی بڵاو ئەەکەینەوە میوانێکی تری بەرنامەکەمان لەسەر هێڵاگەر هاوڕێیان بهێنە سەرخەت بەڵێ کاک شۆڕش کەریمی ئەنجامی کۆمیسیۆنی ناوەندی کۆمەڵە سڵاو لێبێت وە زۆر سپاس بەشداری بم بەنامەیە منی سڵاو ڕێزم هەیە بۆ ئێوە بۆ هەموو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر سپاس کاک شۆڕش 25 خەرمانان دوو هەمەین ساڵوەگەری شۆڕشی ژینایە کۆمەڵە وە کۆمەڵێکی زۆر لە حسە بۆ ڕێکخراوی سیاسی و مەزانی لە دەرەوە لە ناوەی وڵاتیش بانگەوازیان بۆ بەڕێوەچوونی مانگرتنی سەرتاسەری ڕاگەیاند بووە بینیمان کە جوابیشی وەرگرتەوە ڕای بەڕێستان سەبارەت بە ناوەڕۆکی شۆڕشەکە و گرنگی بەسەر کۆچنگەیاندنی ئەم مانگرتنە چییە؟ بڕوای من زاڵبوونی ئیرادەی خەڵکی کوردستانە بەسەرهێزی سەرکوت و داگیرکاری کۆماری ئیسلامی جارێکی تر خەڵکی کوردستان دووپاتیان کردەوە کە ئیرادەی ئەوان زۆر قایمترە زۆر گەورەترە لەو هێزەی کە کۆماری ئیسلامی بیەوێت بە داگیرکاری ئەو ئیرادەیانە لێزەوت بکە بە خۆشحاڵیەوە جارێکی تر ئامانگرتنێکی گشتی یا بەنەوەیەک ئینسان دەتوانێت بڵێ ڕێفراندۆمێکی گشتی لە کوردستانە بەڕێوچوو و جارێکی تر کۆماری ئیسلامی لەوێ لەگەڵ مقاومەت و خۆراگری خەڵکی کوردستان ڕوبەڕووبەوە و خەڵک جوابی کۆماری ئیسلامی و سەرکوتەکانی کۆماری ئیسلامی و زەخت و زۆرێک کە لە ماوەی ڕابردوودا بۆ هەموو فعالینی سیاسی بۆ بنەماڵەی زیندانیان
بۆ بنەماڵێ و کەسانەی گیانیان لە شۆڕشی ژینا و شۆڕش هایترا لە دەستداوە بۆ فشار خستنە سەر ئەحزابی سیاسی لە کوردستانە جوابی هەموو ئەوانەی بەنەیەکی تر بەو کۆمارە داپڵۆسێنەرە سەرکوتەی وەرگرتەوە. بەڵێ زۆر سپاس کاک شۆڕش. ڤیدۆکان نیشانەدەن کە ئەحتسابێکی یەک پارچە بۆ ساڵوەگەری شۆڕشی ژینە بەڕێوە چووە لە شارەکان، ئەتوانین بە شارەکانی سنام، مەهاباد، ڕەوانسەر، سەقز، بۆکان، بانە ئاماژە پێ بکەین وە سایری شارەکانی تریش. کاک شۆڕش، شۆڕشی ژینە تا ئێستا کۆمەڵێک دەستکەوتی بەدەست هێناوە بۆ ئەوەی کە ئەم دەستکەوتانە بپارێزین و بۆ هەم ئەوەی کە بەردەوامی و پەرستاندنی شۆڕشەکەیش زەمانەت بکەین دەبێت چ بکەین؟ خودی ئەم کارانەی کە لە چەند ڕۆژی ڕابردووداوە ئینسان دەتوانێت بڵێت لە 2 ساڵی ڕابردوودا کراوە دەتوانێت بە ئێمە نیشان بدا بۆ پێشبردن و ڕاگررتنی شۆڕشێک کە زۆر ڕادیکاڵ بوو، پێشکەوتوو بوو و مەجموعەی دەستاوردی هەرێ زۆر گەورەی بوو چۆن دەبێت کار بکەیت. ئێمە دەبینین کە لە 2 ساڵی ڕابردوودا بە چڕی کۆماری ئیسلامی هەوڵی داوە بەشێک زۆر لەو دەستکەوتانە لە خەڵک بسێنێتەوە، بە نەوەیەک سەرکوتەکانی زۆرتر کردووەتەوە، بە نەوەیەک ترس و وەحشەتی خسووەسە ناو کۆمەلگا، بنەوەیەک ویستویەتی بەشێک زۆر لەو شوێنانەی کە دەتوانن درێژە پێدەری ئەم شۆڕشی ژینابن بە نەوەیەکەوانە خەفە بکە، بەڵام بەداخەوە نەیتوانیوە ئەو کارە بکە. بەشێک زۆر لەم کارانە دەکرێتە بەرحاڵ شۆڕشی ژینا شۆڕشێکی ڕۆژانەیە و بەردەوامبوونی ئەو شوێنانەی کە بەشێک زۆر لەو ویست و داواخوازیانەی شۆڕشی ژینا پەرە پێدەدەن، من پێم وایە دەتوانێت لە داهاتوودا هەموو ئەو دەستکەوتانە بپارێزێ و پەریان پێ بدا. کوێنەنەوانن بە نەزەری من مەجموعەی خاڵن، یعنی مەجموعەی خواستن، مەجموعەی متاڵبەی ڕادیکاڵن کە ئینسان دەتوانێت ئیشارەیان پێ بکە. مەسەلەی تەنیا لەوەدا نییە کە کۆماری ئیسلامی یعنی ئەو بزوتنەوەیە دەتوانێت کۆماری ئیسلامی بڕوخێنێ، یانە من مەبەستەکەم ئەوەیە کە بتوانێت هەر ئەمڕۆ تەغییر و تەحوڵاتێک لە کۆمەڵگەدا ئیجاد بکە. ئەو فەرهەنگەی کە بە درێژایی مێژوو بە دژی ژنان لە ناو کۆمەڵگەدا بوو، ئێستا دەبینین دوای 2 ساڵ زۆر گۆڕاون. پیاوسالاری، زاڵبوونی مەزهەب، ناموسپەرستی، قەتڵ بە بۆنەی ناموسەوە و بەشێک نەبوونی ژنان لە عەرسەی کۆمەڵگەدا، لە عەرسەی سیاسەتدا، هەموو ئەوانە بووە بە گوفتمانهایەکی سیاسی. دیارە تا کۆماری ئیسلامی لەسەر حکوومەت بێت زۆر سەختە ئینسان بتوانێت هەموو ئەوانە بە شێوەیەکی ساختاری بگۆڕێ، بەڵام ئەو ڕەوەندە دەستی پێکردووە، وشیاریکی کۆمەڵگەیی دەستی پێکردووە. ئێمە دەبینین منزورەکەمەوە بوو لە کۆماری ئیسلامی لەسەر دەسەڵات بێت، ئێمە دەتوانین بازم هەر کار بکەین، خۆمان حازرتر بکەین بۆ دوای ڕوخانی کۆماری ئیسلامی. یعنی ئەو بزوتنەوانە بە نەوعێک هەر ئەمڕۆیش توانیویانە تەغییراتێکی زۆر گەورە بدەن بە نسبەتی 5 ساڵی پێش، بە نسبەتی 2 ساڵی پێش. ئەو تەغییراتە هەموو نەتیجە و دەستکەوتی شۆڕشی ژینایە. گەرچی کۆماری ئیسلامی پێشووتری شارەم پێکرد بە سەرکوت بە هەوڵدان بۆ لە ناوبردننی ئەو شۆڕشە زۆر هەوڵی داوە بە ئەشکاڵ و شێوە های جۆرا و جۆر، بەڵام تا ئێستا نەیتوانیوە و ئەوەش دەلیلەکەوەیە کە ئەو بزوتنەوانە لە ناخی کۆمەڵگەدە. مەسلەی ژنان وتم یەکێ لەوانەیە، مەسلەی ئەو پەیوەندیە کە لە ناو نەتەوەهای ناوچوارچێوەی جوغرافیای ئێراندا شکلی گرتووە. هەنێ ئەگەر هەر کام لەو نەتەوانە هەوڵ بدەن ئەو شۆڕشە بەهی خۆیان بزانن و خەڵکی تری لێ بێگانە بزانن، یعنی محەلی دەبێتەوە شۆڕشەکە و ناتوانێت هەموو ئەو مافووداوە خوازیانەی خۆی بەنجام بگەین. ئێمە دەبینین نەتەنیا لە چوارچێوەی ئێراندا، لە دەرەوە ئێران لە سەتحێکی بینەلملەلیدا ئەو شۆڕشە بوو بە هەوێنێک بۆی کە خەڵکانی تریش لەگەڵ یا خۆیان لە ناو ئەو شۆڕشەدا خۆیان ببینەوە. زۆر ژنانی فەمینیست لە هەموو قارەکانی دنیادا بەڕاستی لەگەڵ ئەو شۆڕشۆ لەگەڵ ناوەرۆکی
هەم شۆڕژگەڕانە و هەم ڕادیکاڵەکەی زۆر هاوڕا بوون. بۆیە بە نەزەری من یەکێتر لەو دەستکەوتانەی ئەوەیە کە هێشتا هەر بەردەوامە، یعنی دەبینین لە بینی ئەو نەتەوانە زۆرتر پێشووتر شارەمان پێ کردووە بە درێژایی دروستبوونی دەوڵەت نەتەوە لە ئێراندا هەوڵدراوە نەتەوانە لە یەک دوور بخرێنەوە، بەڵام شعاری ژیان ئازادی توانیویەتی هەموو ئەو خەڵکاوە هەموو ئەو ژنانەوە هەموو ئەو خەڵکی کە لە ژێر ستەما بوون بە یەکەوە گرێ بداتەوە. و مەسەلەی تامینی مەعیشەتە، ئینسان پێشەوەی بتوانێ شەڕ بکە بۆ ئازادی، شەڕ بکە بۆ بەرابەری، احتیاجی بەوە هەیە نانی بێ، ئاوی بێ و سەقف و پەناگایەکی ببێ. هەوڵدان بۆ مبارزە بۆ ژیانێکی ئازاد بۆ هەموو ئینسانێک کە لە ناو شعارەکەدا هەیە ژیان بەو مەعنا هەموو ئینسانێ دەبێ مەعیشەتی بێ. ئەگەر ئینسان مەعیشەتی نەبێ کە پێشتر ئێستا ئیشارەم پێکرد، نان و ئاو و لیباس و سەرپەنایەکی نەبێ، بەردەوام ناتوانێت بە دوای ئازادیدا بێ، بەڵکو هەر بە دوایەوەیە کە ئەو مەعیشەتە تەمین کە. ئەوەیش بەشێک بووە لەو شۆڕشە کە ئێستا لە ژێر دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا زەبت کراوە. چاولەکەن ئەو هەمووە تەبلیغات و شعار و وعدە و وەعیدانەی کە دەوڵەتی پزیشکی پێش بە دەسەڵات گەیشتنی داویەتی ئێستا دەبینن کە هەر لە ڕێوە خەریکی گرانکردنی قوتی خەڵکە. نان کە گرنگترین بەشی ژیانی ئەو خەڵکەیان تەمینی ژیانی ئەو خەڵکەیە نانیان گران کردووە. دەنگ بۆ ئەوە هەیە بنزین گران بکەن، تەوەڕۆم چەندین بەرابەر بووتەوە. و ئەمە چارەیەک نییە جگە لەوەی کە ئەم خەڵکانەی کە دەتەمینی ژیانی خۆیان بەشێ زۆر لە کرێکاران، هەموو کرێکارانەوە تەبەقەی کرێکاری کۆمەڵگەی ئێرانیش لەگەڵ ئەو شۆڕشە کە بۆ ژیانێکی باشتر بوو هاوڕا بوو. و بەشی فەرهەنگی ئەو یانێ بەشێ فەرهەنگی ئەو شۆڕشەش بە نەزەری من ئەویش بازم فەرهەنگێکی پێشڕە و مۆدێرن تۆ دەبینی لەو توولی 2 ساڵی ڕابردووداوە بە تایبەتی لە دەورانی خودی شۆڕشی ژینادا بە دەیان سرودی شۆڕشگێڕانە بە سەدان شاری شۆڕشگێڕانە و ڕادیکاڵ نووسراوە و مەخالە و گفتمانهایەکی زۆر ڕادیکاڵ و پێشڕە و هاتووە سەکایە. و هەموو ئەوانە هێشتا هەر بەردەوامە و پێم وایە پاراستنی ئەو دەستکەوتانەوە ئیدامەدانی زۆر مسەوگەرە. هەر ئەمڕۆ نیشانەیەکە، ئەمڕۆ دوێنێش کە خەڵکانێکی زۆر لە دەرەوەی وڵات یادی ئەو شۆڕشیان کردوسەوە نیشانی داوە کە ئەو شۆڕشە هەر بەردەوام. زۆر سپاس کاک شۆڕش. لەم مۆقعەتەی ئێستای شۆڕشی ژیناکە لە دووهەمین ساڵوەگەرین و ئەو بانگەوازەیە کە لەلایەن کۆمەڵەوە کۆمەڵی ئەحسابیش بانگەوازکرا بۆ مانگرتنی گشتی. بەڕێستان داواتان چاوەڕوانیتان لە هەڵسوڕاوانی سیاسی کۆڕ و کۆمەڵە ئازادی و یەکسانی خوازەکان و ناوەندەکانی لایەنگری مافی مرۆڤ چییە بۆ پشتیوانی لە مانگرتنە گشتیەوە داخوازیەکانی ڕەوای خەڵکی ئێران و تێکۆشەرانی بەشدار لەو شۆڕشەدا؟ بەنظری من بەشێ زۆر لە چالاکوانانی سیاسی کاری خۆیان بەڕاستی بەباشی ئەنجام داوە. ئەوەی بە کوردستان هەڵدەگەڕێتەوە هەموو ئەو ویدوانەی کە دەیبینی هەموو تەسویرانەی کە بە ئێمە دەگێ بەشێ زۆر لە شارەکانی کوردستانەوە کە ئێوە شارەتان پێکرد هەر لە سەردەشت و شنۆ و بۆکان و سەقز و مەریوان و سنە و هەموو ئەوانە بەڕاستی لە ناو مانگرتنێکی گشتی زۆر بەشکۆن. بۆیەوە نیشان دەدا نەتەنیا ئەو کەسانەی چالاکوانانی سیاسی کاری خۆیان بەباشی ئەنجام داوە، بەڵکو خەڵکی کوردستانیش لە پاڵی یانێ هەمیشە جوابی ئەو چالاکانەی خۆی یا ڕۆڵەکانی خۆی کە بە دژی کۆماری ئیسلامی شەڕیان کردووە داویان داوەتەوە. وەرگەرچی لەژێر فشارێکی زۆر سەختدان لەباری ژیانەوە لەباری ئەوەی کە بتوانن ژیانی خۆیان بەسەر بەرن، منزورم بازاڕیان و کەسەبە و دانشجوو و کرێکار و کارمەند و هەمووانە. بەڵام ئەمڕۆ بە سەرەڕای هەموو ئەوانە دەستیان داوە سەمانگرتن. بۆیە بە نەزەری من بەشێک زۆر کاری خۆیان کردووە، شتێک کە ئینسان دەتوانێت ڕووی لە ئایندە بێت. یانێ ئەو خەباتەی کە ئێمە بە سەرکەوتن دەگەێنە ئینسان دەتوانێت لەسەرەوانە قسە بکە و ئەوەی کە ئەم
تاکتیکە خەباتە ئەم تاکتیکی مبارزاتی ئەویش بریتە لە مانگرتنی گشتی ئەمە ببێ بە ئەمرێکی سەراسەری. هەنێ ئێستا ئێمە ئەگەر لە وەکو پرۆسەیەک بیبینین بە نەزەری من یانێ سەرنجی بەشێک زۆر لە خەڵکی ئێران و فعالین و چالاکوانانی ئەرسەهای جۆرا و جۆری خەبات لە ئێران بۆ ئەو ئیستفادەکردن لەو تاکتیکە مبارزاتیە لە کوردستانە جەل بۆ من پێم وایە لە ئایندەدا لە ئایندەیەکی نە زۆر دووردا دەتوانین چاوەڕوانیەوە بکەین کە لە سەتحی ئێراندا و مانگرتنە جواب بداتەوە و ئەوی ژەوەیەکە دەرس و ئەزمونونەکانی خۆیان شێوەی کار و خەباتی خۆیان و لە ڕێبردننی خەباتێکی ئاوادا لە مانگرتنێکی گشتی ئاوادا بگۆزنەوە بۆ باقی نقاتی ئێران. ئێمە وتم بەرحاڵ دەتوانین لەسەرەوە قسە بکەین ئەگەر نا بەڕاستی زۆر بەشکۆیە ئەو ئیرادەی. بەڵێ کاک شۆڕژ داوای لێبوردنەکەم کادەم بەناو قسەکەتانە بە داوای لێبوردنەوە ئێمە کارەبامان پشراوە با کلیپێک ببینین هەتاکو ئەو کێشەیەمان چاکە بێ دواتر دینەوە درێژە بە قسەکانمانە دەین. زۆر باش. بەڵێ بەداوای لێبوردن نابینەرانی خۆشەویست و لە کاشۆڕشیش کێشێکمان هەبوو کێشە کارەبامان هەبوو بەرتەرەف بۆ کاک شۆڕش داوای لێبوردنتان لەکەین ئەفۆ ناخواشەکەم لە خزمەت. بەڵێ کاک شۆڕژ لە کۆتاییدا ئەگەر پەیامێکتان ڕوو بە خەڵکەیە یا زانیاریتان سەبارەت بە چۆنیەتی بەڕێوەچوونی مانگرستنەکەی ئەمڕۆ هەیە بفەرمونون. مانگرتنەکەی ئەمڕۆ بەڕاستی لەو دیدگاوە زۆر مهمە کە دەست بە دەستدانێکی زۆر بەشکۆیە لە کارێکی زۆر ڕێکخراودا، یعنی ئینسان دەبینێ هەموو کەس لە هەر شوێنێکە هەیە
بۆ بەسەرنجام گەیاندنی هەدەفێکی مشترک هەوڵ دەدا. تایبەتەن بەڕاستی یانێ نەخشی ڕسانە لە دەرەوە کە دەتوانێت بەشێ زۆر لەو پەیامانە ڕابوازێتەوە بۆ ناوە زۆر مهمە لەوەی کە فعالینی مەیدانی لە مەحەلدا دەبێت کار بکەن نەخشی خۆیان بگێڕن بڕۆن بۆ لای خەڵکانێک کە لەناو دوکان و بازاردان دانشجوون کارمەندن کرێکارن و لەگەڵ یانە پەیوەندی بگرنەوانەی کە بەرحاڵ ئاگاداری وەزەکەنین و ئەخنایان پێ بکەن کە بێنە ناومانگرتنێکی گشتی بە نەزەری من نەزمێکی زۆر بەشکۆیە نیشان دەدا وتم دوای 45 ساڵدا پڵۆساندن و داگیرکاری و زەبر و زۆر و کوشتاری کۆماری ئیسلامی بازم ئەوە ئیرادەی خەڵکی کوردستانە کە زاڵ دەبێ بەسەر ئیرادەی سەرکوتی کۆماری ئیسلامیدا و ئەمە زۆر بەشکۆیە و نیشان دەدا چەند نەزمێکی بە کۆمەڵ کار دەکا بۆ ئەوەی کە مانگرتنێکی ئاوا دوای پرۆسەیەکی 45 ساڵەیدا پڵۆساندنی کۆماری ئیسلامی بە سەرنجام بگەێنێ. من پێم وایە دەبێ پێشووتریش لەو بەحسەی پێشوودا ئیشارەم پێکردووە ئەو تاکتیکی مبارزاتیە و ئەو هەڵسوڕاوانەی ئەو هەڵسوڕاویەی کە لە کوردستان بە نسبەتی مانگرتن و استفادە لە ئەبزارهای مبارزاتی هەیە دەبێ بۆ سەرجەم شارەکانی تری ئێرانیش بگوازرێتەوە و دەبێ هاوسوویە هاوجەهەتیەک ببێ کە بتوانێت زۆر بەشکۆتر بێ لە ئێستا کە تەنیا لە بەشێک لە ئێراندا لە جەریاندایە و ئەویش نەخشی ئەو پێشڕەوی و پێشکەوتنەی خەڵکی کوردستانە لە خەباتی درێژماوەی ئێمەدا بە دژی کۆماری ئیسلامی هەروواکە لە شۆڕشی ژینا ئەو شعارە لە کوردستان و لە دوای مانگرتنی خەڵکی کوردستان بۆ باخین و قاتی ئێران گواسترایەوە من پێم وایە ئێستەیش سەرەتایەکە بەشێک زۆر لە چالاکوانانی سیاسی لە ئێرانە ڕێکخراوە مەدەنیەکان و حتا زیندانیانی سیاسی کە ئەمڕۆ مانیان گرتووە لە خواردن و شارەیان بەو مانگرتنە کردووە سەرنجیان بۆ ئەم نەوعە لە سازمان یافتگی و بۆ ئەم نەوعە لە کارکردن و هەڵسوکەوت و چالاکی خەڵکی کوردستان ڕاکێشراوە و پێم وایە لە ئایندەدا دەتوانین ئەو تاکتیکە نە لە ئایندەیەکی بەرحاڵ زۆر زوودا بەڵام پێم وایە لە ئایندەیەکی نەفرە دێردا بتوانین چاوەڕوانی بکەین کە ئەو تاکتیکە بتوانین لە دژی کۆماری ئیسلامی زۆر بە بەشکۆتر چاوەڕوانی بکەین. زۆر سپاس بۆ بەشداریتان کە شۆڕش کەریمی ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەکە بەشدار بووی. زۆر سپاس بۆ ئێوەش. بەڵێ نامێکی تری بینەرێکی خۆشەویستمان بەدەستمان گەیشتووە لە شاری سنەوە کە گوتوویە مانگرتنی گشتی لە سنا خیابان وەلێ ئەحد و فەراح هەیە ڤیدۆکانی بۆمان ئەنێرن کە بڵاوی بکەینەوە کۆمەڵە ڤیدۆی تریش حازرە بە ئەوانەش ببینی.
ساسو سرگردان دستم وی اشکی گریانی هرچند به آزار تبیم سر بده و بوم نمسی و سر بده و بوم نمسی جانی زمی چو ساکن خمون علی دام وکان جانی زمی چو ساکن خمون علی دام وکان سرچاوی هوش و استما فصل هوای مبستما فصل هوای مبستما بدرجيشين من أمادم قومي منتي مين أدراقام من أمريكا
بەڵێ بینەرانی خۆشەویست دووبارە سڵاتان لەبێت و سپاسکە بینەرمان کۆمەڵێ نامەمان بەدەست گەیشتووە لە شاری سنە ئاماژە بەوە کراوەکە دەرسەدێکی بەرچاو ڕۆیشتون بەدەم پێشوازی مانگرتنی گشتی لە شارێکی سەنعەتی شاری سنە، شارێک سەنعەتی تەعمیرکارانی سنە، خیابانی شاپور، تاناکورای سەنەندەج سەر لەسەر تەحتێڵە 25 سنە شارەداری منتەقە 2. ئەمە بینەرێکمان بۆمانی ناردووە کە لەو شوێنانە مانگرتنی گشتیە. ئەگەر هاوڕانی بەشی فەنی حازر بن میوانێکی تری بەرنامەکەمان لەسەر هێڵە. بەڵێ خاتو شیوە مەحبوبی وتەبێژی کۆمیتەی خەبات بۆ ئازادی زیندانیانی سیاسی. سڵاوت لێبێ و زۆر سپاس کە بەشداری. منیش سلام لە ئێوە کەم وە بەڕاستی خەڵکی کوردستان و تەواوی خەڵکی ئێران ژنانی زیندانی ئەڤین واقعاً بە شجاعەتیان درود دەنێرم و هیوادارمە ئەتیسابە سەراسەریەوە بێ. زۆر سپاس بۆ بەشداریتان جارێکی تر. خاتو شیوە ئەچمە سەر پرسیار یەکەم و پێم خۆشەوە پرسیارەتان لێ بکەم. گرنگی بە سەرکەوتن گەیاندنی ئەم مانگرتن لە چیدایە لەم قۆناغی ئێستای شۆڕشی ژینە؟ بەنەزەر من زۆر زۆر مهمە 2 ساڵ گوزەرا لە شروعی انقلابی ژنجیان ئازادی و قەتڵی ژینا زۆر زۆر مهمە بەخاطرەوە کە لە توولی ئەم 2 ساڵە جمهوری ئیسلامی سعی کردە تعدادێکی زۆر دەستگیر کە لە سەتحی بینومەلەلیە وانمود کاکە ئەم انقلابەی سەرکوب کردە ئەزانین هەل بەل لە شاید بێژم لە 2 هەفتە بەل لەمەوە تعدادێک لە خانەوادە دادخواهەکان دەستگیر کرد، فشاری هاوردەسەریان تعدادێک لە معلمەکانی دەستگیر کرد لە هەر تەریقی ممکن و سعی کردەوە کارەکە حتا لە شاری سەقز لە چەند ڕۆژ بەل لەوە نیرۆکانی بردووە ئەبێ چون لە ترسیەوە کە خەڵک نەڕۆنە سەرمەزاری ژینە و وەختێکە تمشای ئەوەکەین لە توولی ئەم مدەتا هەروە ئەگەر لە چوارچێوەی ئێرانە ببینین لە توولی ئەم مدەتا ئێتسابی پەرستاران، کرێکاران، معلمان، بازنشستگان بەردەوام بووە و یەک مهمی تر کە لە واقعەیەکی مهمی تر ئەوە بوو حدودی 33 هەفتەیە لە زیندانەکانە لە 21 زیندانە لە سەراسەری ئێرانە ڕۆژی سێشەمە وەک ڕۆژی مانگرتنە ئەلەیهەیە ئەدامەکان وەختێ تمشای تەواوی ئەم شتانەکەین تەبعاً ئەمە لە یەک ڕۆژە خۆی نیشاناوە ئەویش ئمڕۆیە ئەم 1-2 ڕۆژەیە لەسەر مارگرتن کە دەحفێتر بە جمهوری ئیسلامی بێژە کە ئەم انقلابە هەر زینووە و خانەوادەی ژینا تەنیا نییە ژینا ناوی لەبێن ناچێەوە هەروە کە لە ئەوڵە وتیان بە ناوی ڕەمزێ تەبدیل بوو نەتەنها لە سەقز نەتەنها لە کوردستان و ئێران بەڵکو لە تەواوی دنیا. هاوڕێیانمان ئاماژە بەوە ئەکەن کە کۆمەڵێ ڤیدۆمان بەردەستە ڤیدۆکانی کە بڵاوبووەتەوە زیاترین شاری سنە بووە بەسەر چاو هەموو ڤیدۆکان بڵاو ئەەکەینەوە لە شاری مەهاباد، پیران شار، بانە هەموو شارەکان ڤیدۆمان بەدەست گەیشتووە بەسەر چاو بە هاوڕێیانی بەشی مۆنتاژ هەرکە حازریکەن بەسەر چاو بەتانی بڵاوەکەینەوە ئەوە بۆ زانیاری بینەران وتم. خەت و شیوە هەواڵێکمان بەدەست گەیشتووە بریسیە لەوەی کە سەرڕای ئەوەی کە خانەوادەی ژینا ئەمینی بانگەشەوەیان کردبوو کە ئەمڕۆ لەسەر گۆڵکۆی ژینا ئەمینی مەراسم بەرگوزارەکەن بەڵام بە پێ و هەواڵەی کە پێمان گەیشتووە خانەوادەکەی لە حەسری خانگی ڕایان گرتوون و بە هیچ ئیجازەیان پێ نادەن کە بینە دەرەوە لە ماڵەوە کۆمەڵێک نیروی ئەمنیەتیش لەویا جێگیر کراون. بەڕێستان ڕاتان چیە سپارد؟ بەڵێ دقیقاً خەبەرێ بوو کە بەدەستواگەی کە ئائیسا خانەوادەی ژینا تحتی فشارن چون چەند ڕۆژ بەر لەمە باوکی ژینا و توی ئێمە هەروەها ئەڕۆین و مەراسم بەرگوزارەکەین. من پێم وایە ئەمە زۆر مهمە کە جمهوری ئیسلامی بزانێ خانەوادەی ژینا تەنها نییە ئێمە لە بیرمانە پارەکە بە تەرەف سەرمەزاری ژینا و خەڵکڕۆی لە ڕێگەهایەکی مختلف و ڕۆیشت و زۆر مهمە کە ئەو لە واقعات هەجەمعات لەسەر مەزاری ژینا بەرگوزار بکرێت چونکە جمهوری ئیسلامی ناتوانێت فقط بە فشاری خانەوادەیە کە مناڵەکەیان لێ سندن و حتا حەقی بەرگوزاری مەراسمیان نییە حەقی سوگواریان نییە و ئەبێ بزانن کە تەواوی خەڵک لەگەڵیانە. بەنەزەر من زۆر مهمە ئائیسە لە شارەکانی تر حتا من هەر منزورم فقط شارەکان کوردستانیە بەنەزەر من لە شارهای مختلفە هەروەکەوە تعدادێکتان نامبر ئەبێ بە سوورەت ئەتساب پەیوەندی کەن چون جمهوری ئیسلامی وەختێکە بزانێ زەختنێتە سەر فەرسکە سەقز یا خانەوادەی ژینا وەختێ بزانێ
بزانە لە شارەکانی تر ئەمە ئەتسابە ئەمە ئەترازانە بەردەوامە زۆر ئەمە باعثەکە حتا فشار لەسەر خانەوادەی ژینا کەمتر بێ ئەبێ لە هەر تەریقی ممکن حتا خەڵک بتوان بڕۆنە دەوروبەری ماڵی ژینا بتوانن لە سەتحێکی وەسیعترە لەگەڵ کەسانێکە لە شارەکانی تریان ناسن ئەوە دانێن کە بتوانن دەست بە ئەتساب بن دانشتووەکان پەرستارەکان بازنشستەکان جمهوری ئیسلامی ئەبێ بزانێ وەختێ حملە ئەکا بە خانەوادەی ژینا لەگەڵ کولی خەڵکی ئێرانە تەرەفە چون خانەوادەی ژینا بەڕاستی فقط بۆ خۆیان مقاومت ناکەن بۆ ئەوەی کە ناوی ژینا نگابێرن بۆ ئەوەی کە ئەم ئینقلاب ببڕواتە بەرەوە بۆنەوە مهمە بە نظر من حمایەت لە خانەوادەی ژینا زۆر مهمە و ئەزانین نەتەنها خانەوادەی ژینا بەڵکو برێ لە فعالین و خانەوادەی دادخواهەکانیش تحتی فشارن ئەبێ بە ئێتراز بێ جمهوری ئیسلامی وەختێ تەنها وەختێ لە ئێتراز ڕوبەڕوەیە پاشەکشەیەەکە من یەک نکتەی ترم گەرەک و بێژم دوێ شەو لە زیندانی ئەڤین ژنانی زیندانی ئەڤین فایلێکی سەوتیان ناردە دەرۆ کە شعاریانەدا لە ساڵگەردی ژینات ئەگەر ئەو زیندانیانی زیندانی ئەڤینە بەو شجاعەتەوە خەرێکە ئەو کاریاکەن ئەزان پەروەندە سازیان بۆ دروستێ ئەزان مورد حملە قەرارەگرن ئەزان خانەوەدەکانیان تحتی فشار قەرارەگرن ئەگەر ئەمانە لە زیندانە ئاتوانن ئەوە کارەکەن من پێم وایە خەڵک دەستی زۆر بڵاوترە کە بتوانێت ئێترازێکی زۆر بکە ئیمڕۆ زۆر مهمە کە بتوانێت لە سەراسەری ئێرانە ئێتساب بێ لە شارەکانی کوردستانە لە تەواوی جێگەهانە و بتوانن خەڵکۆ بن و ئەزانم خیابانەکانیان وەک حکومە نظامی لێکردە جمهوری ئیسلامی بەتایبەت لە سەقزا کە خەڵک نەتوانێت بەتەرەف مەزاری ژینا بڕوە لێرە وەلێ مهمە ڕێگەیەک پێیان وە بتوان بڕۆن هەروواکە پارەکە و کارەیان بەڵێ زۆر سپاس هاوڕێشیوە ئێوە خۆتان وتەبێژی کۆمیتەی خەبات بۆ ئازادی زیندانیانی سیاسین پرسیارەکەی منیش هەر لە درێژەی قسەکانی ئێوەدا بوو ڕژیم بۆ چاوترسێنکردنی خەڵک و بۆ بزوستنەوەی جەماوەری بخصوص بزوستنەوەی ژینا کۆمەڵێک کردداری نامرۆڤانێ ئەنجام داوە لەوەی کە گرتن و ئیعدامکردنی نەیارانی خۆی بۆ هەرچی ئەوەی کە بتوانین جوابێک بەم وەحشیگەریەی ڕژیم و بە پرچی ئەو کارانێ بدەینەوە دەبێت چ بکەین فقط و فقط اعتراض من ئائیسە نمونەیەکم بۆ هاوردنەوە لە 21 دانە زیندانە خەریکە سێشەمانە ئێعتسابە ئیمڕۆ زیندانیەکانی زیندانی ئەڤین ژنەکان وتیانە ئیمڕۆ هەمزەمان لەگەڵ کوردستانە دەساین بە ئێتساب من پێم وایە ئائیسە زۆر مهمە بۆ مثال ئائیسە لە مقابل زیندانەکانە حتا تەجەمعکردن بۆ نابێ لە مقابل زیندانەکانە خاستاری ئازادی زیندانیانی سیاسی بن ژنانی زیندانیانی سیاسی ژن لە زیندانی ئەڤین هەروواکە ئەنعکاسێکە لە وەزعیەتی ئێران کە چۆن ژنان ڕەهبەریەکەن ئەوانیش خەریکن ڕەهبەریەکەن یەکێ لە شعارەکانیان ئازادی زیندانیانی سیاسی بوون جمهوری ئیسلامی ئەبێ بزانێت کە هەر کەسێک دەستگیرەکە هەر فشار و زەختێ بۆ خانەوادەی دادخواه ئێرێ لەگەڵ ئێترازی عمومیە ڕوبەڕوێ ئێمە ناتوانین فقط ئێتسابێکمان بێ لە فەرزکە بڕێ لە شارەکانی کوردستانە لە شارەکانی ترا نەمانوێ ئەبێ گشتمان بە یەکۆ بین ئینقلابی ژن ژیان ئازادی یەک شتی سابت کرد ئەوەی کە خەڵکی ئێران لە تەواوی ئۆستانەکانە لە تەواوی مەناتقی جوغرافیاییە گشتیان هەم بە یەکۆ ئایسە بە نەزەر من هەروەها شعاری ئازادی زیندانیانی سیاسی زۆر مهمە لە هەر کوێکە کۆمنۆ لەسەر مەزاری ژینایە لایە هەر کوێکە ئەبێ شعاری زیندانی سیاسی ئازاد کرێت بوێت و لە عینی حاڵە لە هەر کوێ ئیمکانی بێت لەبەر زیندانەکانە تەجەمع کردێ من پێم وایە زۆر مهمە نمونەی وازم تاکی دەکەم زیندانیانی سیاسی ژن لە زیندانی ئەڤینە لە واقعاً بە شجاعەتێکی تەواو خەریکن پەیامێ نێرنە دەرەوە کە ئەزانن ممکنە حکمی ئێدامیان بمنێرن ئەتو ئەزانین پەخشانی عەزیزی شەریفەی محەممەدی حکمی ئێدامیان پێدریا ئەم ئێترازاتانە گشتی بە یەک و پەیوەندی هەیە زیندانیانی سیاسی واقعاً بەخشێ مهم لە شۆرشی ژنجیان ئازادین بە بەو بۆنەوە ئەبێ مۆردی حمایەتی هەرچی کەسە قەرار بگرێ زۆر سپاس هاوڕێشیوە بەڕێستان داواتان و چاوەڕوانیتان لە هەڵسوڕاوانی سیاسی کۆڕ و کۆمەڵ ئازادی خوازەکان ئەوە ناوەندەکانی لایەنگری مافی مرۆڤ چیە بۆ پشتیوانی لەم مانگرتنە گشتیە و درێژەی شۆڕشی ژینە
بەنظر من ئەحزابی سیاسی کوردستان ابتکارێکی زۆر باشیان بەخرجدا و ئەعلامی ئەتسابیان کرد فەرخانی ئەتسابیان کرد ئەمە زۆر مهمە ئایسە ئێمە بەنظر من سازمانهای مدافعی حقوقی بەشەر وەختێک کە قسە ئەکەن لەسەر مەسەلەی زیندانی سیاسی لەسەر ئێعدام لەسەر حملە بە ژنان ئەبێ ئایسە حمایەت کەن لەم ئێعتسابە ئەم ئێعتسابە ویژەی کوردستان نییە ئێمە بارها کوردستان دەستی بە ئێعتسابدا ئەم ئێعتسابە بۆ تەواوی خەڵکی ئێرانە بۆ مافی مرۆژە بۆ زندانیانی سیاسیە بۆ عەلەیهی ئەعدامە ئایسە من پێم وایە یەک ئیقدامێک کە سازمانهای تەشەکلهای مدافعی حقوقی بەشەر ئەتوانن بکەن جیا لە طبعاً سازمانهای سیاسی گشتیان ئەتوان بکەن حدەئەقەل بتوانن فراخان بن هەر کام لەوانە پەیوەندیان هەیە بە بەخشە بە جامعە فراخان بن تەشەکلهای دانیشتوویی تەشەکلهای پەرستاران معلمان بازنشستگان ئەبێ گشتیان فراخان بن حتا ئەگەر تەشەکل بازنشستگان بتوانن فراخان بن لە حمایەت لەمە ئێعتسابە ئەمە ئێعتسابە ئەشێ حمایەتی هەمە جانب بگرێ ئیسە یا بە دوکان بەستن یا بە مانگرتن لە جێگەهای مختلف یا لە زندانە هەروەکە زندانیانی سیاسی ژن وتیانە یا بە بەیانیەدان یەکێ لە شتایە کە کۆمیتەی ئازادی زندانیانی سیاسی کردی ئەوەی کە ڕوو بە جامعەی غەیرە ئێرانیش ڕوو بە ڕەسانەکانی ئینگلیسی و بێسڵا غەیرە ئێرانی و هەروەها سازمانهای جەهانی کە بێژێ چی گوزەرا مهمە ئایسە لە سەطحی دنیا ئێژن پزیشکیان هاتە و خەریکەتە ئیسلاحات بەوجود ئێرن و لە سەطحی ڕەسانەکانە ئەو نەقس ناکەن لەوەی کە ئایسە ئەبێ لە ئێرانە چی گوزەرێ ئەمە ئێعتسابە ئەبێ لە تەرەف تەواوی تەشەکل و سازمانەکانەوە بڵاو بکرێتەوە فراخان بدرێ و لە سەطحی دنیا ئێمە حمایەت بەگرەک بێ ئەو کەسانەی وە دوکان و بازاریان بەستە وەزیەتی معیشەتی باشیان نییە وەرێ هێشتا دەستیان بەستە بە دوکان و بازار بەستن ئەگەر ئەمە زۆر کەس لە خۆی مایەدانەوە دێ لەم ئینقلابی ژنجیان ئازادیە ئێژێ نەبە جمهوری ئیسلامی کوشتن و ئێعدام و زندان هیچ کارێکی نەتوانیە بکە حدەئەقەل کارێک تەشەکل لە جەهانیان ئەتوان بکەن ئەوەی کە حمایەت کەن بە بەیانیە و فراخان حمایەت کەن لەم ئێعتساب و ئێعترازانە بەڵێ دەستخۆش هاوڕێشیوە ناوەمان بەدەست گەیشتووە لە ڕابستە لەگەڵ ئەمەیە سڵاو هاوڕێیان سەرچاوم ماندوونە بن بە خۆشیەوە تام کاتە لە شاری بۆکان مانگرتن بە شێوەیەکی یەک پارچە و یەکگرتوانە بەردەوامە دواتر ڤیزۆ و وێنەکانی مانگرستنەکەتان بۆ دەنێرین هەر بژین هاوڕێ ئازاد لە بۆکانەوە شاری سەقزی شۆڕژگەر هەر لەسەر لە بەیانیەوە مانگرتنێکی زۆر بەرچاویان دەست پێ کردووە بە شانازیەوە هەروە بەردەوامە زانیار لە شاری سەقز ئەمەی ناردووە بینەرێکی ترمان نووسیە سەدان تراک لە بەهەژ محەممەدی لەسەر مەزاری گیان بەختکردوانی خێزشی انقلابی کوردستان قەتعی 12 و سەتحی شاری سنە بڵاوکراوەسە و ئیمڕۆ یەکشەممە 25 خەرمانان زۆر سپاس بۆەوە بینەرانە هاوڕێشیوە دوا قسەتان ڕوو بە خەڵکی کوردستان لە دوو هەمین ساڵیادی شۆڕشی ژنجیان ئازادی چییە بفەرمون بەڵێ من فقط یەکش بە ئیجازە و پێم وایە زانیار بوو توی یا یەکێکتر لەو بینەرانە بوو توی لە شاری سنە لەسەر مەزاری بینەرمان و بەداخوا ئاماژەی بە ناوشتەی نەکردو بەش نەبوو وەێ منزورمە یەکە ئەمیشە زۆر ئفتکارێ باشە خەڵک خۆیان نەزانن چی بکەن کەەوە ئەترازە نیشان بن متاسفانە بە خااتری سایەی شومی جمهوری ئیسلامی لە تەواوی شارەکانە مەزاری عزیزەکانمانەیە خانەوادەی جانبەختکراوەکان و زندانیان هەن بڕۆین سەریان لێبن ئەو تەجەمعاتە لە عینی حاڵە زۆر کەس ممکنە دوکان و بازاری نەوێت زۆر کەس ممکنە بەرحەڵ وانەوێت لەو موقعیتا کە بتوانێ بێستەڵا دوکانێکی بێت و ئێعتساب بکە ئەتوانن بڕۆن سەر بن لەم خانەوادانە ئەتوانن هەروە لە جێگەهای مختلف هەروەکەم عزیزە بە بەرەواقا بەش محەممەدی ئشارەی کردە بتوانێت لەوێ کۆبنەوە لەسەر مەزاری ئەم جانبەختکراوانە چون ئەمە شتێکە جمهوری ئیسلامی زەختی هاوردوو بۆ ئەم خانەوادانە کە بە هیچ عنوان مەراسم نەگرن لە تەواوی شارەکانە ئەبێ ئەم ئێعتراز و ئێعتسابە هەروەکە وتمانە بە سوورەتی ئێعترازی سەراسەری و ئێعتسابی سەراسەری خۆی نیشان بە لە هەر شکلێکا کە بووە کە جمهوری ئیسلامی بزانێ لەگەڵ خەڵکێکی یەکپارچە ڕوبەروە من فراخانم ئەوەیە بەڕاستی تێ ئەگەم دوای ئێمە دوای 45 ساڵ دوای مەخصوصەن 2 ساڵی گوزەشتە کە ئینقلابێکی گەورەی ژنجیان ئازادی دەستی پێکردە زۆر جێگە ممکنە ئەم شۆڕشە ئۆفتوخیزی بێ ممکنە لە جێگەهایەکە ئێعترازاتێکی وا خیابانی نەبێ وەلێ ئێعتراز یعنی ئەمانە
یعنیش ئێوە تمشای 2 ساڵی گوزەشتەکەن زۆرتر لە 6,000 کەسیان دەستگیر کرد ئەو گشتە شکنجە و حکمی ئێدامەیاندا هیچ تەئسیرێکی نەبووە لە ناو زیندانەکانە زیندانەکان بووە بە خیابانی ئێترازی لە ناو زیندانەکانە هەرچی ڕۆژە ئێترازە یعنی جمهوری ئیسلامی خەڵکە گرێ بۆی کە بیان بترسێنە بیان وە بۆ زیندان وەلێ زیندانیەکان لە ناو زیندان و خەریکن ئێترازەکەن و بە نەزەر من ئەوە فراخانە ئەگەی وێژن فراخانی من چییە منێژم فراخانی زیندانیەکانی سیاسی چییە فراخانی زیندانیانی سیاسی ئەوەیە خەڵک خیابان بەجێ مێڵن هەروواکە خۆیان وتیانە هەمیشە وتیانەکە تەنها بە ئێتراز ئەتوانن زیندانیانی سیاسی ئازادکەن و جمهوری ئیسلامی ئێمەی 45 ساڵە زانین بەتایبەت لە کوردستانە ئەمە زۆر ئاشناین بەمە فقط بە ئێتراز و مقاومەت ئەتوانێ عقبنشینی کاوسەر نەگوو بێ ئایسە من داوامەوەیە لە جملەی ئاخرم زندانیانی سیاسیمان بیرۆ نەشێت و ئەمانە کەسانێکن حتا لە ناو زیندان و خەریکن گیانی خۆیان ئەخانە خەتەر پەخشان عەزیزی شەریفەی محەممەدی حکمی ئێدامیانەیە بوریشەی محەممەدی یەکێترە ببەخشە بوریشەی مرادی یەکێترە کە بە ئیستیلا ممکنە حکمی ئێدامی پێبن زۆر کەسی تر ممکنە لە خەتەرا بێت جمهوری ئیسلامی ئەم کەسە ئەم زیندانیانیان وەک لە واقع ئەسیر لە دەستیان ئاگرتە وەلێ ئەمانە ئەسیرێکی بدونە مقاومەت نین ئەسیرێکی زەعیف و ناتەوان نین بەڵکە لە زیندان و خەریک نێژن ئێمە سەریشماندا حازرین وەلێ عەلەیهی ئێدام و بۆ ئازادی بۆ ژیان ئازادی ئێمە هەروە مبارزەکەین پس خەڵک انتزاریان لە خەڵکە ئێعتراز و ئێعتساب ئێدامە بن ئیمڕۆ لە زیندانی ئەڤینە لە بەندی زیندانی ژنانی ئەڤینە ئێعتسابە هەمزەمان لەگەڵ کوردستانە پس هەرچی کەسە ئەشتوانێ ئەو کارەکە و هەروەها من گەرەکمە بێژم لە خارج لە ئێرانیشە لە کشوەرهای مختلفە ئەزرم لە لەندەن کە من هەم قەرارە لە هەرچی کشوەرە ئێعتراز بێ زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێ شیوا مەحبوبی وچەبێژی کۆمیتەی خەبات بۆ ئازادی زیندانیانی سیاسی کە لەم بەرنامەیە بەشدار بووی بەڵێ بینەرانی خۆشەویست لە مەریوان مانگرتنی گشتی هەیە لە بۆکان لە پیرانشار و کۆمەڵی شاری تر هاوڕێیانی بەشی فەنی بە مناڵێن کە ڤیدۆ دووبارە حازرە بە کۆمەڵی لەو ڤیدۆیانە ببینین
بینەرانی خۆشەویست، زۆر سپاس کە بینەری بەرنامەی ڕاستەوخۆ بوون. لەم بەشەدا من ماڵەواییتان لێ دەکەم، بەڵام هاوڕێیانی هاوکارم پاش نیوەڕۆ دووبارە لە خزمەتتان ئەبن بۆ پێشکەشکردنی بەرنامەی ڕاستەوخۆمان. زۆر سپاس کە بینەرمان بوون، زۆر سپاس بۆ هاوڕێیانەشکان نامەیان بۆمان ناردبوو و زۆر سپاس بۆ میوانانی بەرنامەش. ماڵەوە.
Thank you.